باشە سڵاوتان لێبێت دۆستانم کاتتان باش لە هەر شوێنێک هەن سڵاوی دەنگ و ڕەنگی کوردانیانی بەریتانیاتان لێبێت ڕاستەوخۆ لە بەریتانیاوە لەگەڵتانین بە میوانداری بەڕێز ئارام ئەحمەد لە وڵاتی هۆڵەنداوە لەگەڵمان نابن سەرنجتان بۆ گفتوگۆکان ڕائکێشین چەند یەک دوو خولەکێک چاوەڕێی هاوڕێیانە بین تاوانش بێن لای بکەوە سڵاوتان لێبێت ئەوە چاکە پێزەمەر بەڵێ دۆستان هاوڕێیان دووبارە سڵاوتان لێبێت چاوەڕێ بین خولێکیکە دەسەکەین بە گفتوگۆ و تەوەر و بەرنامەکەمان هیوادارم سەوت باش بێت سپاس بۆ ئەوەی کە ئێوە ئێماگەدارکەنەوە گە سەوت باش بێت دەنگت خراپە تا لای من تۆزێک سپاس دەست خۆش ئۆکەی لەسەر بکە پێلی بیت باشە بۆ ئەوە نابرێت بۆ ئەوەی من کاگارە متوانێ بچیتە ناو ئەکاونتەکەی خۆتەوە لێەوە ئەگەر لایفەکە لای لە پیجەکە ئین کرد بێت بەردەست بوو بێت دەتوانانی یەکسەر پەنجەم لێ بە شێرە ڕاستەوخۆ بیخیتە ناو ئینەکەی خۆتەوە پیجەکەی خۆتەوە تەسەورەکەم کرد بێتم چکە ئۆپشنی پێیش تیاتێ ئەڵێ لەکوێ فشێریەکەی تۆش پیجەکەی خۆش دەستچانەکەیت و لێوێ ئەوەی بکە ڕاست کاگارام ڕاستەخۆ لە لایڤینم ئاگداریت بەڵێ ئاگدار باشە بەڵێ دووبارە و سێبارە سڵاوتان لێبێت سڵاوی دەنگی کوردانیانی بەریتانیا لە هەموو لایەک بێت من سەید دەورامی لە وڵاتی بەریتانیاوە لەگەڵ ئارام ئەحمەد کەسایەتی ڕخنەگری سیاسی و شاعیر و نووسەر لە وڵاتی هۆڵەنداوە ڕاستەوخۆ لەگەڵمانە تەوەرەکەمان دەوڵەمەنەکەین گفتوگۆکەمان بەردەوامەکەین بە پرسیارەکانی ئێوەش لە کۆمنت سڵاوت لێبێت کاک ئارام ئەم کاتت باش سڵاو سەر چاوی من ڕێز و حرمەتم بۆتان هەیە هیوادارم کە زۆر باش بن چاوی منن زۆر سپاس بۆ جەنابیشت بەڵێ کاک ئارام ئەحمەد سپاس بۆ ئەم دەرفەتە و سپاس بۆ ئەم قبولکردنە دەست پێکەین بە بەرنامەکەمان و ڕاستەوخۆ هەموو لایەک گوێی لە دەنگ و ڕەنگمانە سەرتامەوێت دەست بۆ بکەم کاگارام پێم خۆشە ئەم پرسیارە ئاراسی جەنابت بکەم چکە ماوەیەکی زۆرە کە جەنابەت هەر مەسەڵەن قسە ئەکەی ڕخنە ئەگریت پێمان خۆشە ئیسەنۆرەیەوە هات بێت کە ئێمە ئارام ئەحمەد دانیشین و ئەمە چۆنەڵی هجومی هەڵگەڕاوە نەک بەوەی کە ئێمە خوا نەخواسە لەسەر کەساتی جەنابەت شتێک بەڵام ئەوەیە کە ئێمەش پرسیار گەلێک هەن مەسەڵەن ئەو خەڵکانی کە لە سەروبەندی ئەوەی کە ئێمە ڕێکلامان کردووە کە چاوپێکوتمان لەگەڵ جەنابتا چەند پرسیار گەلێک گەڵاڵە بوون و من ئەم پرسیارە ناڕاستی جەناب دەکەم سەرەتا مێ بڵم کاک ئارام ئایا ئێوە خەریکی چین و چی دەکەن ئایا هەر بە قسە گۆڕانکاری ئەکرێت ئەم قسانە تاکەی و فەرموو بەردەوام ڕاستیەکەی ئەگەر بە مێژووی نەتەوەکانی دنیا بچینەوە هەمیشە ئەبێ حساب لەسەر زەمن و لەسەر کات بکرێ مەسەلەن بۆ نمونە شۆڕشی ئێران کە لە ساڵی چەندەوە پیاژێک و خومێنی نەجەف و کەربەلا مایەوە دوایی لە فەڕەنسا هەتاوەکو ئەو کاتێک کە سێوەکە پێگەی و گەیشتە خوارەوە اینجا ئەوەی کرد ئێمەش ئەم دیوەی کە ڕۆژانە قسەی پێەکەین و ڕەخنە ئەگەین دەسەڵات و لەمانە ئەمە ئەو دیوە ئاشکرایەتی کە هەیە بەڵام دیوێکی تریشی هەیە کە هەرگیز باس ناکرێت و تۆنی جاڵجاڵەکە وایە لە ناو ژیانی خەڵکە لەبەرەوە ئێمە بەتەمای ئەوە نین کە هەتایە دابنیشین لە دوورەوە هەر ئاوا قسەکەین بۆیە بە شوێن ئاڵ و گۆڕین و ئێمە پێش تاریخ ناکەوین بەڕاستی لانی کەم شان بەشانی تاریخ ئێمە ڕۆین
بۆیە لەو هەلومەرجەیە کە پێمان وایە ئەو سێوە پێگاوەکوێت قڕەوە ئێمە ئەتوانین بیگرینەوە و ئەتوانین وجودمان هەبێت. هەر ئێستا ئێمە ئەگەر بمانەوێت بە نمونە ئەمە قسەیەک نییە هەر لە خۆ فڕێ بدەن بەڕاستی ئەگەر بمانێت ئەتوانین لە ماوەی چەند ڕۆژێکە هەموو دەبەری سلێمانی و چۆچۆ ئەمانە هینکەینەوە نییە پاچیکەینەوە بەڕاستی ئەوەیشی کە ئەوە حیزبان لەگەڵمان نابنیان نابنیا بێت لەگەڵ بنیا بێ شتێکی تر ڕێکە بدۆزنەوە بەڵام کێشەی ئێمە مەسەری بەدنان و هەولێرەوە ئیش لەسەر ئەو مۆزوعانەکەین بەڕاستی ئەویش بۆ مانایە نییە کە هەولێر و بادینان پارتی بن بەڵکو بەڕاستی پارتی توانیوێتی کە دەستی گۆڕان یەکێتی و ئەمانە کورد کاتەوە بەڵام ئێستا ئێمە توانیمانەکە لە بادینان و لە هەولێرە زۆرترین ناڕزایەتەکان وجودیان هەبێ و لە ناخا بقڵێن بە نمونە هەولێر بەس ئەو نەی خەڵکی هەولێر بزانن کە گروپێکە ڕابەرایەتیەکە و متمانیان بەو گروپە هەبێ و بزان کە ئەو گروپە بازرگانیان پێوە ناکەن نایان فرۆشێ پشتیوانی لە یەکەن و پارتی نەماڵی بازانی بەشی 24 ساعت ناکەتا لەبەرەوە ئێمە تەنها خەریکی قسەکردن و نووسین نین بەڵکو ئێمە خەڵک تێگەێنین ئەگە سیرکەی لە ساڵی 1992ەوە لەو سەردەمانەوە هەموو پارتی یەکێتی بوو ئەی ئێسەیەکێتی و پارتی چۆنە ئێستا سەرکردەکانی یەکێتی بە تایبەتی و هەندێکی لە پارتی کە ژێربەژێر قساکان ڕێک قسەکانی ئێمە ئەکەنەوە هەتا خۆشیان قبول نییە ئەوەندە ناشین بۆیە ئێمە تەنها قسە ناکەین و تەنها نانووسین بەڵکو وەکو تۆنی جاڵجاڵەکە خەریکی ڕێخستنین و خەریکی کارکردنی عملین و هیوادارم کە ئەو بەرە پێ بکەوە ئەو هەرومەرجە بێتە ئاراوەکە ئێمە بتوانین ڕۆڵێکی پۆزتیف و باش بە قازانجی مێژوو و بە قازانجی خەڵکی کوردستان بژێڕین. بەڵێ کاگەرام بمانەوە نێمانێت پارتی واقع ئەو هەیە باشە حیزبێکە لە کوردستانە لە ئێستێشا بە پەرلەمانی بێ یا بە هەرچی بێت بە ڕەخنە بێت بە هەرچی بێت دەسەڵاتی یەکەمە لە هەرێمی کوردستانە باشە ئەگەر بێت ئەوی جناب دەڵێیت لە کۆتاییشە هەر ئەبێت مەسەڵەن پارتی مەسەڵەن هەر حزوریە بێت هەر بەشێکە لە کوردستان پارتیش بەشێکە لە پارتی ڕقەمێکەمان نەمانێت ئایا بێت هەر بۆ شیوە بێکە جناب دەڵێ ئەڵتەرناتیڤی کە چییە ئایا پێدوانی ئومێدەکەی لە دەنگدانامانە سزا بدرێن کێشە ئێمە دەنگدان نییە ئێمە مەسائلی ئەزین چۆن چاوەکەم لە کوردستانە شتێک نییە ناوی پەرلەمان و هەڵبژاردن و حکوومەت بێ ئەم شتانە تەنها سیناریۆی بەڵتەجارانەی پارتی وێکێتیە و لەگەڵ خەڵکانێکی تیشاکە پێیان وا بوو ئەتوانن گۆڕانکاریکەن بەڵام دوایەوە بوون بۆن وەکو بۆ نمونەوەکو بجوتەوەی گۆڕان بۆیە ئەبێ هەمومان ئەو ڕاستیە بزانین کە یەکێتی و پارتی کوڕی دیموکراسی و کوڕی هەڵبژاردن و پەرلەمانی ئەمانە نین لەبەرەوە یەکێتی و پارتی بە مەسەلەی بەو عەقڵیەتە ناگۆڕن کە بڵێ من بۆ نمونە ئەتوانم زۆینی دەنگ بەدەست بێنم لە پەرلەمانە لە هەولێرە و بتوانم کۆمەڵی ئاڵوگۆڕکەم ئەسڵەن شتێک نییە ناوی پەرلەمان بێ هەر کاتێ ئەم پەرلەمانە لە ساڵی 91ەوە بە دڵی پارتی و بنەماڵی بەجای نەبوو بێ دەرگاکەی دەخستووە کەواتە ئەمە هیچ قیمەتێکی نییە بۆیە ئێمە زەربمان لەوە هێناوە کە جارێکی تر بچینە پای هەڵبژاردن و پای مەسەلەی نازانم پەرلەمان و ئەم یاریانە بەڕاستی کۆتایی پێهاتووە بەڵێ بەدیل هەمیشە هەیە لە بەرامبەرێکێتی و پارتیا لاقەتە یعنی من سێرم لێ هەنێک ینی مەسئول بازانی ئەتوانێت سەرۆکی حکوومەت بێت تۆ ناتوانێت سەرۆکی حکوومەت بی مەگەر منیەچیر ئەتوانێت سەرۆکی هەرێم بێت تۆ ناتوانێت سەرۆکی هەرێم بی لەبەرەوە هەمیشە بەڕاستی بەدیل هەیە بەڵام کێشەی ئێمە ئەوەیە کە بە تایبەتی پارتی و بنەماڵی بازانی بە درێژایی مێژوو بە دوو شت ماوەتەوە یەکەن شەڕی جەلالی و مەلایی ئەم دوانە هەمیشە تاواوکەر یەکترین بوون بەڕاستی هەمیشە ئێنێرژیان بە یەکترراوە هەر کاتێ ئەمەیان نەمێنێ ئەوی کەشیان بەلادا ئەکەوێ بەڵام ئەم دوانە هەمیشە یەکتریان نێشتەوە و پارتی خاڵێکی تیژ ئەوی یەشتۆتەوەکە لە مێژووی دروستبوونی پارتیەوە بەڕاستی ئەم پارتە داگیرکەران دروستیان کردووە یعنی هەمیشە داگیرکەران پاراستویانە بۆ نمونە لە ساڵی 79 کە جمهوری ئیسلامیەت و شار ڕوخێت و ئەوانە پارتی کێ هێنێتەوە حکوومەتی ئێران ئەهێنێتەوە کەواتە ڕاپەڕین دەکرێت کێ پارتێنێتەوە بۆ کوردستانی باشوور حکوومەتی ئێران ئەهێنێتەوە چەند ساڵە کێ پارتی ڕاگرتووە تورکیا ڕاگرتووە بەڕاستی لە ئەینا پارتی خۆی هیچ نییە پارتی هیچ کاتێک نەیتوانیوە لە قاچی خۆی ڕابوەستێ بە تایبەتی بنەماڵی بازانین هەمیشە دەستگایەکی مخابراتی ناوچەکە یا جیهانی یا حکوومەتێکی ناوچەکە پاڵپشتی بۆ ڕایگرتووە ئەجینا خۆی بەڕاستی هیچ ناگرێتە لەوە هەمووتان تاکید بندەوە بەڵێ کاگەرام
هەڵوێستەکان دیار بوون وەکو خەڵک بینیمان چینێکی زۆر هاتنە سەر شەقام و خۆپشاندانیان کرد باشە ئەو بەس ئەرکی گەنجەکان بوون خەڵک بوون کە گۆڕانکاری ئەگەر قەرار بێ بکرێت و ئەوان دروستیکەن ئەوان هەڵوێستی خۆیان نواند ئایا بەڕای جەنابەت نووسەران و شاعیران و هونەرمەندان لەکوێی ئەم هاوکاری و پاڵپشتی و گۆڕانکاری و ئەمانە بوون ئایا بە پێویست بوون ئایا خامەکانی ئەوان بەسپی مایەوە قەڵەبی ئەوان سست بوو چی بوو بەداخەوە ئەگەر ئێمە لە ئەوروپایە بۆ نمونە هەر ئاوەڕێک بدەینەوە هەتاوەکو سەردەمی ڕێنیسانس 250 ساڵ بەرێسا اینجا تێگەین ئەوەی کە ئەم ئەوروپای دروست کردووە ئێستا ئەوەی کە بەریتانیاکەی لای تۆی دروست کردووە شمشێرەکان نەبوون چەقۆکان نەبوون فیشەکەکان نەبوون بەڵکو قەڵەمەکان بووە بەڵکو فکر بووە معریفە بووە مێژوو بووە باشە قوتابخانە فکر و فەلسەفیەکان بوون نووسەران و شاعیران و هونەرمەندەکان بوون لە حەقیقەتە بەڵام کێشەی ئێمە ئەوەیە بەڕاستی لە 2 ساڵی 92ەوە نووسەران و هونەرمەندان و شاعیرانی ئێمە بە زۆرینە من ناڵم هەمووی لە 100% بەڵام بە زۆرینە هەمیشە ئەمانە خۆیان فرۆشتووە بە پارتی وێشێتی بڕۆسێری ئەو کۆمەلگایی ئێمەکە نووسەرەکانی شاعیرەکانی هونەرمەندەکانی مێدیاکارەکانی هەموو ئەمانە لەسەر سنگ خشاون و هەمیشە قاچێکیان لای ئەمیان بووە قاچێکیان لای ئێویان بووە ئێوان لای ئەم بوون بەیانی لاو ئەی بوون هەمویان دانیشتون عەرزەیان چڕیوە خانوویان چڕیوە شوقیان چڕیوە پارەی موچەی ماگانەیان چڕیوە و هەموو ئەمانە بەڕاستی خزمەتی پارتی وێکێتیان کردووە ئەسڵەن مەجموعەیەکی زۆر کەم توانیویانە کۆمەڵی قسە و باسکەن کە ئەتوانم بڵێم ئەوانەی کە لە کوردستانان لە پەنجەی یەک ئەم دوو دەستە بەڕاستی تێپەڕ ناکەن ئەجینا زۆربەی هەرە زۆری ئەمانە بە قاچانێکی و پارتیکایان کردووە و بوونەتە سیخۆڕ و بوونەتە پیاوی ئەوان و پارەیان پێیا کردووە و خەریکی ژیانی شاهانە بوون و لەگەڵ مەسئولەکانی شری پارتیا بۆ خۆیان شەوە سووریان پشت کردووە خواردویانەتەوە بۆیە من هەمیشە وتومە ئەو پێشمەرگە نەخوێنەوەی پارتی یان یەکێتی زۆر بە ئەخلاقترە لەبارەی سیاسی و لەبارەی کۆمەڵایەتیەوە لەو نووسەر و شاعیر و هونەرمەندانەی کە خۆیان فرۆشتووە بە پارتی وێچێتی چونکە ئەو زەربەیەی کە نووسەری کورد لە ماوەی ئەم 30 ساڵەیە لە مێژووی ئێمەیان داوە بەڕاستی هیچ خائیری نەداوە ئەو چەکدارە نەخوێنەوارانە یەکێتی و پارتی ئەو زەربەیان لێ نەداوە چونکە ئەمانە بۆ پەڕی ئاگاییەوە هەساون کاریان کردووە بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە قساکە درۆکە بە ناوی ئازادی خوازیەوە قساکە درۆکە بە ناوی مژنەوە تا قساکە درۆکە بە ناوی نازانم مەسەلەی دیموکراسی و مافی مرۆڤ وانۆ قساکە بەڵام درۆکە یعنی ئەتوانم بڵێم کە چەکدارەکان یا ئەو سەجانانەی ناو زیندانەکانی ئاکرێ و ناو زیندانەکانی ئاسایش و پاراسن و زانیاری ئەوانە زۆر بەڕاستی لای من بەقیمەترن لەو نووسەرە خۆفرۆشانێکە بە درێژایی ئەم هەموو ساڵە خۆیان فرۆشتووە سێریکە ئەتوانین دەیان ناو بهێنن کە لە مێدیا و تیڤیەکانی پارتیا کارەکەن قسەیشیان لەگەڵاکە لە بابێن پارتی نین بەڵام ئەوان بە ئێنەژی خۆیان بە فکری خۆیان بە تواناییەکانی خۆیان توانیویانەکە سیاسەتی پارتی عکسکەنەوە بۆ ناو شاشەکان و توانیویانە زۆرترین خزمەت بکەن بە پارتی و بە بنەماڵی بازانی بەڵام پۆلیسێکی نەخوێنەوار پێشمەرگەیەکی نەخوێنەوار ئاسایشی پارتیەک ناتوانێت ئەو ڕۆڵە ببینێ بەڵام ئەمان بە قەڵەمەکانان بەڕاستی بینیویانە بۆیە نووسەر و شاعری کورد هونەرمەندی کورد گەورەترین زەربەیان لە مێژووی ئێمە داوە عەزیزی من هەموو کورد دەبێ ئەو ڕاستیە بزانێن ئەو کرێکارە نەخوێنەوارەی یا ئەو گەنجەی دەسەی سایاق کە ئەڵێ نا بە یەکێتی و پارتی یا لە کەلارە یا لە گەرمیانە یا لە شوێنەکانی ترا هەسەر باری ئەو نووسەرە بەقیمەترە کە قەڵەمەکەی ئەفرۆشێ بە پارتی وێچێتی سێری کە خەڵکی سەی سایاق کە چیان کرد ئەو گەنج جوانە بەرامبەر بە پارتی وێچێتی و چۆن بەڕەحمانە سەرکوت کران و چۆن مناڵی ساڵیشیان کوشت بەڵام نووسەرەکان لەکوێ بوون لەو ڕۆژانەیە کوا هونەرمەندەکان لەکوێ بوون ئەوانە لەکوێ قسەیەکیان کرد لەکوێ دەرکەوتن هێشتا خەمی پارتی وێچێتیان بوو تازە هەساوەسیارێکیان دروست کردو هەرێکێتی و پارتی خۆیان ڕۆشتون لە منتیقەی سەی سایەقا نازانن کوێ ئاڵایەکی داعشیان داناوە خۆیان و تەقینەوەیکیان داناوە و هەر خۆشیان ڕۆشتون تەقیوەتەوە یەک کەس بەحەڵ ئێران کار بووە بۆ ئەوەی بڵێن وەڵا ئەمە داعش هاتوو ئەم بابەتانە ئەمە هەموو سیناریۆی پارتی وێچێتیە بەڕاستی بۆیە ئەوە بڵێم کە بەڕاستی نووسەر و هونەرمەند و شاعیر و قەڵەم بەدەست و مێدیاکاری کورد ڕۆڵێکی زۆر ناشینیان جێڕاوە بە درێژایی ئەم 30 ساڵی ڕابردوو یعنی لەناو سەنگەری خیانەتا بوون بەڕاست
کاگەڕم باشە ئەی جەنابەت هیچ قسە و لایفت هەبووە بەرنامی تایبەتت هەبووە لەسەر ئەم پرسی بێدەنگی شاعیر و نووسەرانە هەمیشە من قسەم کردووە بەڕاستی لەبەر ئەوەیشە هەم ئەوانە هەمیشە ڕقیان لە من بووە کە ڕاستیەکانم وتووە لە واقعە بڕۆ هەمیشە قەڵەمەکەی من وەکو شعر بۆ نمونە وەکو شعرەکانیشم لە هەموو ماڵپەڕ و لە مێدیاکانی ئەوانە هەمووی قەدەغ کراوە هەتا ناوەکەم قەدەغ کراوە بۆ ئاگاداری لە زۆربەی ئەو ماڵپەڕانەی کە هەیە کۆمنت ئەنووسێ من کە بەناوی ئالام ئەحمەد کۆمنت ئەنووسم یەکسەر ئەسڕێتەوە یان دانابەزێ بەڵام هەر ئەو کۆمنتە کۆپیەکەم بەناوێکی ترەوە یەکسەرە دابەزێەوە بڵاوە بێتەوە یعنی ئەوەندە ڕقان لە ناوەکەمە چونکە بۆ لەبەرێ من حقیقەت و کرۆکی پیس و خیانەتکارانەی ئەوانم بەڕاستی دەرخستووە ئەوانە هەر خۆشیان خۆفرۆش نین ژنیان کردو بە خۆفرۆش خێزانی خوان یانە قاچێکی دەبغا هیچی لای نەچی لەبان بازان هیچی لای ئەمە بڕۆسەیان کە بەدەیان ناو پێ ئەڵێن هەمووی خانویان هەیە بای $1,000,000 بە حیاتی نەکارەکەن نەکاسوێکن نەتوجارەکەن پرسیارەکەی لە چۆ بوو ئەمانیان هێناوە ئەمانە ئەم هەموو سامانیان لە چۆ بوو ئەم هەموو سیارە جوان و شوقە جوان و کەشکەمانیان لە کوێ هێناوە زەحمە بێ ئەگەر قەڵەمەکان هەڕاش نەکردووە لە بەردەمی پاک بچێتیان هەر لەبەرەوەیە کاتێک گەنجانی دووکان یا گەنجانی چەمچەماڵ یا گەنجانی کەرمان یەنە سەر شەقام یەک نووسەر دیفاعیان لێ ناکات باشە یەک شاعیر قسە ناکات باشە ئەوانە هەمووی لە هەولێر دانیشتوون سەردەمانێک بۆ نمونە بێنمەوە خەستە و جافەکان هەتاوەکو پەیکەرەکەی سەدام حوسێن ڕووخا ئەو لە بەغا بەعسی بوو یەکسەر ڕایکرد بۆ هەولێر بوو بە پارتی يعني هەمیشە ئەوە بوون ئەمانە بەڕاستی دایان نمونەمان لەلایە لەوانەی کە سەردەمانی هەمویان ئەمانە بەعسی بوون بەڵام هاتنەوە ئێستا بوون بە پارتی لە هەولێر بۆ خۆیان دانیشتوون و مەسعود بازانی بنەماڵەکە هەر چێگەڵێن ئەوان ئەڵێن وڵات تەواوە و بەس ئۆکرێت بەڕاستی هەمیشە هەڵوێسم بۆ دژیان و هەمیشە قسەم هەبووە هەر بۆیشەکە ڕقیان لە منەکە کرۆکیان دەرەخەم یا کرۆکیان دەرخستووە بۆ مێژوو و بۆ خەڵکی کوردستان بفەرموو بەڵێ کەواتە کاگەڕم ئەگەر لە کۆمەلگایە کەسایەتی دۆستایەتی لەسەر ئەساسی قازانج و پارە بێت جەنابیش پێت وایە کە شاعیر و نووسەر و ئەوانش بەرژەوەندەکانیان مەسەڵەن گۆڕێتەوە بە پارە و امتیازات و ئەو شتانە ئێمە تۆ گەڕێک ئەوانەی هەمووی پیاوی دەسەڵاتن ئەوەی کە پیاوی پارتیە کە پیاوێکێتیە کە پیاوی گۆڕانە ئەمانە بە پارە پیاوی پارتی وێچێتی و گۆڕانن ئەمە هەمومان ئەو ڕاستێ بزانین یعنی ئەمە لێبوونەتەوە ئەمە تەواو بوون بەڵام لە دەرەوەی یعنی ئەمانە مەشغەڵەی گشتیان نییە مەشغەڵەی کەسیان هەیە مەشغەڵەی کەسی جیاوازە مەشغەڵەی گشتی جیاواز بنمونە ئەگەر من مەشغەڵەی کەسی وایە هەر لە مانگی لە 2009 کە گۆڕان هات ئەچوومە ناو بچوونەوەی گۆڕانەوە ئەچوومەوە بۆ سێمانی خۆم کاندی دەکرد بەشی خۆم ئەچڕی دانیشم کۆمەڵی قسە و باس و بێنەوە بەرەو ئەم بابەتانە ئەبووم بە قەڵەم فرۆش و ئەموو ئەو قەڵەم فرۆشانەی کە ئێمە ئەیبینین بەڵام من مەشغەڵەی گشتیم هەبوو بەڕاستی نەک مەشغەڵەی شخصی مەشغەڵەی شخصی ئاسانە هەر هەموو کات دەرگاکان کراوە بۆ ئێمە بین بە پارتی یا بین بێکێتی من خەڵک بووە هاتووە بۆ لام تەکلیفی لێکردوم خۆم پشتیوانیم کردووە بۆ بە ئەندام پەرلەمان لە بەغا ئێستا پیاوی مەسعود بارزانیە ئێستا گوێن بە خۆمە داتەوە چاوەکەم لەبەر ئەوە لەرەوە یەکێتی و پارتی و گۆڕانیش هەتا ئەوانەی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن نەزانن کە ڕۆژانە ئێمە قسەیان لەگەڵاکەین هەیەنە تەنها کار لەسەر بەرژەوەندی تایبەتە یعنی مەشغەڵەی شخصی هەیە بەڵام ئێمەمانان مەشغەڵەی گشتیمان هەیە ئەم دوشتە ئەبێت یەکتر جیاب بکەینەوە بەداخەوە زۆربەی زۆری ئەمانە مەشغەڵەی کەسیان هەیە ئیتر ئەگەر پارتی بەشی دێنێ یاتی ئەچێ بە یەکێتی بۆی نەکا ئەچێ بۆ لای گۆڕان بۆی نەکا ماوەیە خۆی و ڕێەکە لە دوایە لە کونێکەوەڵێن وەرە پشی بۆکەن ئەڕاتەوە بۆ خۆی ئێمە خەڵکی وامان زۆر ناسیوە من خۆم لەم ساڵانە سەدان کەسی ئاوام ناسیوە هەمووی قسەی زلزلیەکە لە دوایە بۆ 200,000 دینار مانگانە خۆی فرۆشت بۆ 2-3 وەرەقە مانگانە خۆی فرۆش بەڕاستی کۆمەلگای ئێمە بەگشتی لەژێر سایەی پارتی وێشێتیە ئەتوانم وای لێ هاتووە کە چاوەکەم هەچی ئیلاقاتی ئینسانیشی هەڵوەشاوەتەوە لە کۆمەلگای ئێمەیە ئیلاقاتی کۆڵەتەکان هەڵوەشاوەتەوە ئیلاقاتی خێزانی هەڵوەشاوەتەوە برای خۆیە کوژێ لە پێناوی پارەیە کوڕ باوکی خۆیە کوژێ لە پێناوی پارەیە یعنی بەشەرەکانی ئەم کۆمەلگای ئێمە وایان لێ هاتووە بۆ پارە هەچی ڕێگەی پۆخڵی گرنەبەر بۆی گرنگ نییە چۆن دەستێکەوێ گرنگ ئەوەیە دەستی بکەوێت ئەمە کارە ساتەکەیەکە کۆمەلگای ئێمەی قڵب کردوێتەوە لە هەموو مەیدانەکانە و ئەمەش بەڕاستی کەلتوری جەلالی بنایی بوو کاگەڕام ئێستا گۆڕانکاریکی ترات و کایەوە و ئەبیسین زۆر جار
لە تیڤەکانەوە پارتی وەکێتیش خۆیان احترافەکەن بۆی کاڵن گەندەڵی هەیە ئایا ئەمە پرسیارێکە لێرا کێن بارودۆخی ئەو خەڵکیان بەو دەردە بردووە کێ بێ بەرپرس بێت لە کاتێکا خۆیان واڵێن ئەوان بۆ کێ واڵێن ئەوە من خۆم لە لای ڤژا باسم کردووە من ڕاستەکەی من لەگەڵ زۆربەی هەرە زۆری سەرانێکی تیا قسەم کردووە زۆربەیشیان وتار و بابەت ئەنووسن ئەڵێن وەڵا گەندەڵ هەیە باش نییە ئێستا وام هاتووە هەست قسەی کەسیان ناکەم چونکە هەست دەکەم کە ئەوانە ئێمە بەجێ لەزان لە حقیقەتە عەزیزەکەی من ئەوەی کە لە کوردستانە ئەڕوا یا ڕوو ئەدا ئەمە گەندەڵی نییە ئەمە چەتەییە بەڕاستی ئەمە چەتەییە بەمانای کەلیمە گەندەڵی جیاوازە شەتەیی دزی جیاوازە گەندەڵی ئەوەیە کابرا پۆستێکی بەدەستەوەیە لە بەجالێکا گەندەڵێکا شتێکی دەسەکەوێ باشە بەڵام سەرانی بنەماڵی بازانی و سەرانی بنەماڵی تەڵەبانی و سەرانی پاپێشێتی 30 ساڵە ئەمانە خەڵکی چەتەیین لە کۆمەلگای ئێمەیە هەموو ئەمانە خوان بوون بە ملیاردێر ژیانی شاهانە بۆ خۆیان و بنەماڵ و کەس و کاریان هەمووی دابینوە کەچی دەوزا قسەی زریشەکەن وڵاکە گەندەڵی هەیە گەندەڵەکە چییە کاکە خۆتان چاوەڕاستەکەی گەندەڵیەکە ئەتوانین ئێمە یەکەیەکە بەناوەکان حسابیانکەین بڵێن بە دێژایی ئەم 30 ساڵە لەژێر دەسەڵاتی ئێوەیە فڵان و فیسار بووە مەسعود بازاری مەسئولە چیرە چوزانم قوبا تاڵەبانیە پاڤێڵە جەلا تاڵەبانیە نازانم بەرهەم ساڵە حاکوەن هەموو ئەمانەی کە ڕۆژانە نایان ئەهێنین هەچی گەندەڵی و دزی و ڕاوڕوتەیە هەموو ئەمانە کردویانە لەبەر ئەوە ئێمە ناگەبنەوە وڵا گەندەڵی هەیە ئێمە لە کوردستانە ئەڵێن چەتەیی هەیە و سیستەمێکی مافیایی هەیە من چەندین ساڵە ئەم سیستەمە یەکێتی و پارتی ناوناوە سیستەمێکی چەتەکەری بەڕاستی ئەمانە شەوکوتن ئەگەر لەبیری بێ ساڵی 91 و 92 خەڵک هەبوون بۆ نمونە لەو ڕێگەی پێنجێن و مەزوشتەکانە دانیشن چەتەییانەکە پیان شەوکوت دەموچیان ئەپێچا و ساعاتیان لە خەڵگە سەر مسیریان ئەسەندوەمانە جایشێتی و پارتی نەوەی ئەمانن بەڕاستی یعنی ئەمانە بەڕاستی نەکە شەوکتن ڕۆژ کوتیشن دەبیێ بێ یەکەم جار وەکو دەیان جەباسم کردووە دەستیان کرد بە عەمودیان دزی کارەبا تەل فڵان فڵان هەرچیشی دەم کۆمەلگای ئێمەیە هەرمیان دزی دوایی هەرچی عەزەی کوردستانیە داگیریان کرد لە دواییە نەوت کۆمپانیا فڵان و فیسار سێرەکەی وڵاتیان هەمووی تاڵان کردووە و هیچ کاتێکیش ئێمە حکوومەتمان نەبووە مەنای کەلیمە یا پەرلەمان و ئەمانەمان نەبووە تەنها کۆمەڵی خەڵک بە ناوی پارتی یەکێتی گۆڕان توانیویانە پۆست وەربگرن و بەشێکان پارە بدزن هەرەمە بۆ ڕاستی کاگەرام پێوەرەگەیە بۆ نمونە هەروکو چۆن ناکرێت مەسەڵەن دارگوێز کللتوری دارگوێز و کەشەوەهای دارگوێز لە بیابانێکە بینتە کایەوە لەوەچێ بە هەمان شێوەش بە عەکسی ئەوەشەوە دارخورمایەک بینیتە کوێستانێکەوە بیایتە باردۆخی و کەشەوەیەکی بیابانی بۆ یتە کایەوە زەحمەت بێت تۆ جەنابت پێ دوانیە ڕاگەیاندنی ئەو دوو دەسەڵاتە ڕاگەیاندنی پارتی یەکێتی دەورێکی کاریگەریان نەبووە لەوەی کە خانەوادەی کوردی و کللتوری کوردی بەرەو هەڵدێر بەرن ئایا ئەمان بەو کللتورەی ئەوروپا کێ ناویانە بێن لە کوردستانە بیچەسپێن و پەخشیان کردن و بە درێژایی چەندین ساڵ دراما تورکیەکانیان کە بە 400 دراما بە 500 دراما پەخشە کرد ئەمانە کۆمەلگایان بەرەو کوێوە برد وشیار کردەوە یا ئەزانی بە پارتی وێشێتی بە تایبەتی پارتی کۆمەڵێک تیڤی هەیە ئەم تیڤیانە لە حەقیقەتە ئەتوانم بڵێ میت لە پشتیوە ڕاوەستاوە میت لە پشتی ڕاوەستاوە بۆ هەڵوەشانەوەی خێزان بۆ لە ناوبردنی تاچی کورد و بۆ بڵاوکردنەوەی فەسادی و بێڕەوشتی و بۆ بڵاوکردنەوەی تریاک و دەرمان و حەشیش و چی و ئالەم بابەتانە و ئەوەی کە ئەیبینی کە لەو کۆمەڵگای ئێمە ڕوئەدا وردە هەر هەمووی میت لە پشتی ڕاوەستاوە لە ڕێگەی پارتی و لە ڕێگەی پاراستنی پارتیەوە ئالێرەوەیە بۆ نمونە کۆمەڵێک دراما هەیە لە تورکیا قەدەیە بەڵام پارتی یانێکێتی ئەچن ئەمانە تەرجمانەکەن بڵاوی ئەکەنەوە 2000 حەڵقا 3000 حەڵقا خەڵک بەلایە دانیشە گوێشی لەیەکدێ و هەموو ئەوەی کە شاشەکەەوە ئەیبستێ ئەوێ لە ژیانی خۆیان عەکسی کاتەوە ئەمە بە بەرنامە وای لەکەن بە نمونە تورکیا قەت نایە بە پارتی بڵێ تاشە تۆ بۆچی دایان شەریکە ناکەیتەوە بۆی کۆمەلگایە بە سەنعەتی بکرێت پێی ناڵێ بڵێت تۆ بۆچی مەسەلەن فڵان قوتابخانە ناکەیتەوە بۆ داهێنان بۆ فڵانەشن نای پێ بڵێ تۆ لە مەیدانی موزیکی ڕەسەنا بۆچی کاسەوە موعەزەرانە ناکەین ئەوێ دانیشی ئەوەی ئەوێ بۆ ئەو کۆمەلگایە تووشی نەخۆشیکە خۆ نەخۆشی هەر مەسەلەی سەرەتان و بێنەوەبەرە نییە هەرچەندە ئەوەشی کردووە ئەو هەموو معلبات و خواردن و خواردنەوە و چیوانە کە لە تووشە لێولێن زۆربەی زۆری ئەمانە هەمووی بەسەر چۆن دەرخواردی خەڵک بڕۆ سێری دەرد و نەخۆشی بیماریەکانی خەڵکی کوردستان کە بزان چ حاڵێکم بۆیە هەموو ئەمانە بە بەرنامە ئەکرێ و هەر هەمووشی بۆ
هەڵوەشانەوەی ئەو کۆمەلگایە کە بەڕاستی وای لێ هاتووە پرۆسەی تیڤەکان کە من دەمێکەوە وتومە زۆر جار کە من هەندێک قسەی ڕقەکەم خەڵگەڵێ ئارام ئەحمەدەوە کاکە ئاواز زمانە بە عەمەل نایە ئەوە نابێ ئەوە نابێ ئەوە نابێ بە تۆ بڕۆسەی تیڤەکان کە بزانە چیەکە بڕۆسەی نێتیڤەکان و فڵانە فیسارەکان کە پارتی بزانە خەریکی چییە ئایا جگە لە بڵاوکردنەوەی بێڕەوشتی جگە لە بڵاوکردنەوەی سۆزانیەت چ کارێکی ترەکەن ئەمە زەحمەت نەبێت چی ترەکەن بڕۆ ئەو موزیک ژەنە جوانانە کە لە کۆمەلگای ئێمە هەبووە هەمووی خراوەتە ئەولاوە تۆ ژنێکی ئەگەر باشین هونەرمەند بە جوانترین هونەرمەند بە بتوانە ئیبداع دەهێنان بکە ئەگەر لە شولارەکە و جوان نەبێت و ئەگەر شەوە شەوێکی لەگەڵ مەسئولەکانە بە لە شولارێکی جوانەوە نەیگوزارێنی یەکشت بۆ ناکە سیدیەکیش بۆ ئەمە ناکە بەڕاستی هیچی بۆ ناکە بەڵام ئەگەر جوان بیت و شەوێکی ئەوان بڕازێنیتەوە کاتێکە زانی لە یەک شەوە کلیلی شوقەیەکی دراوەتێ کلیلی جوان مەسەلەن تارێکی جوان کراوە بە ناوتەوە داش ئەنیشی خۆشەکەیتەوە ئافرەتەکەی هێت ئاوا موشی دەرەخات و دوو لە ڕووی ئێوە ئەڵێ ئەوە من کۆمپانیام هەیە و توانی مەسێنەوە کۆمپانیام هەبێ هەموو کوریش ئەزانێ دایک و باوک کەسێش خۆی ئەزانێ کە ئەم مەسە کۆمپانیاکە چییە بەڕاستی یعنی کۆمپانیای لە ئارا نییە یەک کۆمپانیانە بێ من قسەم دەڕووە ئەویش کۆمپانیای شەوە لەگەڵ مەسئولەکانی پارتی وێکێتی لاقێتە بۆیە کۆمەلگایان ئەوە لێ کردووە ئێتۆ دەیان کش بەناوی مۆدێلاتەوە لەو کۆمەلگایە پارتی خۆڵخاندوێتی ئەیە کۆمەلگای پێبێ ڕەوشکە دەیان و سەدان و هەزاران کچیکەش لاسایی ئەوانەکەنەوە لە حقیقەتە ئەوانەکەنەوە وەکو ئەوانیان بە بەرنامە ئەمانە ئەیە کۆمەلگا ڕووبکە لە بێڕەوشتی بۆی کە ئاگاداری مافەکانی خۆشیان نەبێت بڕۆبینە بزانە حاڵی ئەو خەڵکە چۆنە بزانە چی لەو کۆمەلگای ئێمەیە بەڕاستی ئەگوزارێت دەستی مێدیەکانی پارتی وێکێتیەوە بڕۆسێری شاشەکانی ئەو تیڤیانەکە کە پارتی سەرپەرشتیەکە بزانە چی بڵاوەکەنەوە شەوانە و ڕۆژانە بۆ ژیانی خەڵک لەبەرەوە بە بەرنامەوەیان لەو کۆمەلگای ئێمە کردووە من تێناگەم چۆنە بێ گەنجانی کوردستان بە هەزاران و دەیان هەزار و ئەوە خەریکی دەرمانخۆرین لە چۆ دەرمانخۆریە چی ئەتوانێت لە ئێرانەوە دەرمان بێنێ حەشیش و تریاک بێنێ ئەگەر مەسئولێکی یەکێتی یا پارتی لە پشتی نەبێت چی ئەتوانێت بەڕاستی گەنجی ئەتوانێت لێ دەرمان بێنێ نه خۆیان دەپشین خۆیان ئێن بەڕاستی بۆیانە کۆمەلگا نابوت و ناشینکەن کە ئەم کۆمەلگایە تەنها خەریکی خۆی بێت و تەنها خۆی بلێسێتەوە و هیچ شتێک نەکە لە بەرامبەر ئەمانەیە بۆیە بەداخەوەکە ئەو کۆمەلگای ئێمە بە دەستی پارتی وێکێتی و بە بەرنامە بەڕاستی تیڤیەکانی پارتی ڕۆڵێکی زۆر خراپی گێڕن چاوە ڕاستەکەم باوکەیە و برایش هەیە خوشکەکەی یاچەکەی ئەڕوا بۆ هەولێر یا لە هەولێرەوە چێ بۆ سلێمانی یاچێت بۆ شوێنێکی تر دوای 15 ڕۆژێتەوە سێلێکات 10,000 دلاری پێ و شوقەی هەیە و سیارەی هەیە نام بەناڵێت تۆ لەکوێ هێناوە ئەڵێ شەکەم تۆ خەزنەوە دەزیێتەوە چاوەکەم ئەلێ دادەگەن ئەرێ براکەی ناڵێ ئەرێ خوشکەکەی من تۆ لەکوێمە هێناوە زەحمەت نەبێت خۆیان قبوڵیانە لە حەقیقەتە کتێبە ئاشکراڵێ من باوکم لە پشمە لە تەلەڤیزیۆنی پارتی خۆم گوێم لێ بووە ئەڵێ من باوکم لە پشمە من براکەم لە پشت ئەمە یعنی چی یعنی باوکم و براکەم پارەم پێپەیاکەن بە کورتی و کرمانچی ئەژینا خۆ ئێستا بۆ نمونە من کوڕم هەیە باشە کچیشم هەیە کوڕ و کچەکەم بەیانی هەر لە خۆ سارێکی لەژێرە بای بیزا ئیرۆ بێ ناوێ من دادەگیان تۆ لەکوێ بۆ پێیاکە زەحمەت نەبێ یا بە کوڕەکەم بڵێم لە زەحمەت تۆ لەکوێ ناوتەم ئەمە عەزێکی من ئەم سیارە لەکوێ کاکەیجا خۆ بڵێ بەڵام لە کۆمەلگای ئێمە وای لێ هاتووە شانازی پێوەکەن باوک شانازی بەوە کاکە کچەکەی ئەچێ پاشەڵی دەرەخاو پیشانی هەموو عالەمیەدا کاکەجا بڕۆوەرە من ڕسمم لەلایە سی کچە بێ ئەم سی کچە دەموچایی بەدەرەوە نییە هەمی بەس دواوە ڕسمی دوای ئەگرێ بڵاویە کاتەوە بابە وەڵڵا لە ئەوروپاوە نییە چاوەکەم باوەڕکە من لە هۆڵندایم کاکە هەتا هۆڵندا و بریتانیا ژنێ هۆڵندا هەتا ئوتێلی تایە جاخانەی تایە لە داناخی ئێمە سێڕی جابخانە هەیە لە ئەمیستەردام لە ئوترێخ لەکوێ هەیە جابخانەکان جیایە مزگەوتەکە جیایە دیسکۆکە جیایە مزگەوتەکە جیایە ئەوەی کە ئەڕۆ لە کوردستان جەسایی پارتی و نەمای بەزیان ڕوئەدا والله لە هۆڵندای ڕوونادا باوەڕتانە بێت لە ئەڵمانیا ڕوونادا والله لە بریتانیەکەی دایتووا ڕوونادا ئەمانە بە بەرنامە کۆمەلگایان ئاوا لێ کردووە چاوەکە بەداخەوە بەڕاست باشە بۆرە کاگەڕم تۆڵی بە بەرنامەی ناویانە بۆ کۆمەلگا سود و قەزانجی ئەمە چی بێ لە کاتێکا کە کۆمەلگا بەرەو هەڵدێر بچێت ئەمان ئەبێت چ لەزەتێ لەوە بەرن ئەبێت چ سوودێک لەوە بگەێنن لەزەت لەوە بەرن هەموو ئەم مەسئولانە سەردەمی گەنجی هەمی کەپتی سێکسی هەبووە ئێستا ئێوە تۆڵەی خۆی بکاتەوە ئەمە بەشێکیش ئەوەیە کە بڕۆ سەیریکە لە هەولێرەوە بۆ ڕێگای شەقڵاوە بۆ نازانم چۆشی ئەمەدا بزان ڕۆژانە چیە گوزارێ لە دووەکو لە سێمانی بزان چیە گوزارێ
ئەمە لایەکیشی ئەوەیە کە ئەم خەڵکە جلۆدا ئەبن بە کۆمەڵێشتی ڕۆتینیاتەوە بیر لە سیاست بیر لە معریفە بیر لە پێشکەوت و خوازی بیر لە شۆڕش و ڕاپەڕین بیر لەوەی کە ئەم نیشتیمانە ئازادکەن بیر لەوەی کە کۆمەلگایەکمانە بێ کۆمەلگایکی مۆدێرن و مەدەنی بێ بیر لە داهێنان و ئەوانە بیر لە هیچی نەکەیتەوە هەر لەبەرەوەیشە کاتێک کە تۆ بینی مساهەرەیەکرێت 2000 کەس بەشداریەکە یا 1000 کەس بەشداریەکە زۆرینەی لە ماڵەوە دانیشتووە بەشداری ناکە لەبەر ئەوەیە ئەڵێ ئەم کۆمەلگای خۆزانین چۆنە ئەگەر دەسەڵاتێک بێوێ کۆمەلگای بێت دەنگا و کۆمەلگا داڕزێنێ ئەبێ پڕیکە لە دەرمان پڕیکە لە حەشیش پڕیکە لە بێڕەوشتی باش نییە ئەبێ ئینسانەکان ئەتکە لە حەقیقەت بە بەرنامە بنە ماڵی بازانی میتی تورکیا ئەیانەیە ئەو کۆمەلگای ئێمە ئەتکەن لە حەقیقەت بۆی تۆ بیر نەکەیتەوە وەرە بە وەرە با هەمووت بە من بڵێ بە لێژایی 30 ساڵی ڕابردوو وەرە 2 دقی شیعری جوانم بدەرێ زەحمەت نەبێ وەرە 2 تەمسیلی جوانم بدەرێ زەحمەت نەبێ وەرە 2 فیلمی جوانم بدەرێ زەحمەت نەبێ بزانین تایەتی ئێمە پێش ڕاپەڕین ئەدەبی بەرەنگاریمان هەبوو بڕۆ ئەو شعرانەی ئەو سەردەمانە لەگەڵ ئێسا لێشی بدەرەوە ئێمە شێرکۆ بێ کەسمان خوڵقان لە کوردستانە بەو گەورەیەی خۆی کاکە لەتیف هەڵمەت کامەراین موریانی بەدیان شاعری گەورە گەڕۆسە بە لە مێژووی ئێمە خوڵقان لە دوایەوە یەکەوە هەمووی خۆی ئەجوێتەوە هیچ شتێک لە ئارانیە ئێمە دەقی وەکو خولە چەخماخە و وەکو لانەوەزان وەکو ئەمانەمان هەبوو ئەی ئێستا چیمان هەیە هیچ شتێکمان نییە هونەرمەندەکانی کورد هەم بوون بە بازرگان 30 دانە ساڵی ڕەبەقە هونەرمەندی کورد ئەمە ئەڵێتەوە پێبەرگە تەقەی کرد ئەم نەسوورەکە ئەرە وەڵا ئەنفالەکە فڵان و فیشارەکە بەس ئەوانە باسەکە لەبەرەوەی پارەی تایە فڵانە مەسعود ئەڵێ تو ئەمە بڵێ بە باڵای ئێمە هەڵە پارەت ئەینێ هەر لەبەرەوەیە هیچی لەوە دەرناچێت جارێکە 20 ساڵە بێ چی حەڵقە و چی کاری هونەری هەیە هەمووی ملازم محسینی تایە ئەم لازمەچێ کراوە بەدێو باشە بۆ لەبەرەوەی پارەی تایە یا هەمووی کەژمەگەی تایە گردەکەی تایە بیکوژە بیبڕەبی سووتێنە ئەمە بەڵام خاڵیە لە فکر خاڵیە لە معریفە خاڵیە لە ئەخلاقی کۆمەڵایەتی خاڵیە لە ئەخلاقی سیاسی هەر بۆیە پارتیێتی بە بەرنامە تەواوی ژانرەکانی ئەدەب کۆمەلگای ئێمەیان پڕ کردووە لە فەسادی و پڕ کردووە لە ناشرینی بەڕاستی بەڵێ گەڕێنەوە بۆ سەر باسی حیزبەکان کاگەرام کاتێک کە بینرا ئەمانی کە ژەناب بیسە باسیکەی پێشترش خەڵگەستی پێ ئەکرد مەسان ئەوانەی کە بۆ دەریچەیەک و بۆ گۆڕانکاریە خەڵک ڕووی کردە گۆڕان بینیمان 100,000 کەس دەنگیاندا بە گۆڕان و ویسیان گۆڕانکاری بێتە کایەوە بۆچی ئەو ئومێدە تەواو بوو نەما بۆ کبوویەوە بۆ ئەلیات ڕاستیەکەی گۆڕان فێڵ بوو لە حەقیقەتە گۆڕان فێڵ بوو و کڵایە بوو کرایە سەری ئێمە وە نەبێ ئێمە دەرکمان پێ نەکردی بێ بەڵام لەو قۆناغا بەڵی چارەمان نەبوو ئەزانی بۆچی ئێمە سەرەتا لە مێژووە پارتی و بنەماڵی بازانیمان هەبووە کاتێکە بنەماڵی بازانی لەگەڵ مەلام سەفا لەگەڵ برای محمەد و مام جەلالە لایف عیبی نییە لایف لای من عیبی نییە دانلود مەکەن پلیس لای من عیبی نییە ڕیپۆرتە لێ لایفەکە بەداخەوە کاگەرم بەس من دەنگی تۆ بیسم کاگەرام دەنگی من لای تۆ هەیە بێ زەحمەت بەڵێ دەنگ هەیە ریپۆرتە دێ لایفەکە بەردامە جەنابەت بەداخەوە کێشە نییە ئەوانەی تر ئەوانە قسەی ڕاست ناتوان قبولکەن بەڕاستی پرسیارەکە نازانم تۆ چەندکینم کێش و لەسەر ئەو مۆزوع لەسەر ئەو بوو کە جەنابەت باسی ئەو خاڵانەت کرد مەسەلەی گۆڕان بڵێ عەفو مەسەلەی گۆڕان بیرم کەوتەوە کاتێکە مەلام سەفا لەگەڵ باڵی مەکتەبی ئەبێ بە کێشەی برای محمود جەلال تاڵەبانی ئەمانە ئەبن بە گروپێ لە بەرامبەر مەلام سەفایە ئەمانە کۆمەڵی ئیدعای گەورە گەورەیان هەیە کە گوایە ئەمانە پێشکەوتن مۆدێرن ئەمن خوێنەوە لە مەلام سەفا بەڵام دوجار ئەمانە هەر یەک قوتابخانەیە کە پێی قوتابخانەکەی مەلام سەفا لەمە زیاتریان نییە لاکەتە ئەمانە ئەبن بە یەکێتی با درێژی نەکەمەوە یەکێتی و کۆمەڵە پێگەهێنن یەکی و کۆمەڵاش کە دروست ئەبێ لە دواییە نەشام سەفا جێ ئەبێتەوە ئەچێت لەگەڵ مەجموعەی ڕەفیقا گۆڕان دروستەکە بەڵام دوجار ئەمانە هەر یەک ئەقڵن لەبەر ئەوەیە ئێستا بچووکترین جیاوازی لە بینی گۆڕان و لە بینی پارتیان نییە حتا ئەتوانم بڵێم پارتی و یەکێتی شەریفترن لەبەر ئەوەی کە ئەوان بە ئاشکرا زیانە گاندەڵن قۆپیان لە خەڵک نەگرتووە بەڵام بەداخەوە کاگنۆشیوان و گۆڕان هاتن وتیان ئێمە گۆڕین بەڵام بەداخەوە نەتیجەکەی ئەمە بوو کە هەموو ڕەنجی ئێمەیان فرۆشت وە لە دواییە
تەنها و تەنها ئەوەی قازانجی کرد لەو هاوکێشەیە کوڕەکەی شان سەفا بوون کە بوون بە ملیۆنێر خەڵک بەڕاستی متمانی بە هیچ نەماوە زۆر جار خەڵک بەم نەڵێ کاگەرم جا کاکنەوەی شان سەفا وا دەرچوو ئێمە چۆن متمانە بە تۆ بکەین قسەکەیشان ڕاستە ئێمە ئەومان بە فریشتە نەزانی کاکەم ئێمەمان معلوم نەبووە کە ئەم مۆزوعە بۆچی ها بەڕاستی بۆچی ئەبێ گردێکی 124 دۆنم زەوی و کارگە و بازار و دەیان شوقە و گەڕ فلان ئەمانە بکرێ بە ناوی دوو مناڵەوە لەبەرەوەی شان سەفا خۆمان هەروای کردووە مەسعودیش هەروای کردووە لەبەرەوە گۆڕان متمانەی خۆی دۆڕان و بەڕاستی خۆی فرۆشت لە پارتی پارەی وەرەگرت لە یەکێتی پارەی وەرەگرت ئاوای لێ هاتووە کاکە خۆ ناکرێ من بەیانی لەگەڵ یەکێتیە ئیتیفاقەکەم لەگەڵ باڵێکی تێتیە ئەڵێم کاکە یارمەتی ماڵی من بدەن ئەمێ ڕادیۆیەکەم و تیڤ بکەمەوە ئەویش ئەڵێ بەسەر چاو ئەمە 5 میلیۆن دلار بڕۆ بیکەرەوە وەکو چۆن کاکنەوشیوان 10 میلیۆن جا تاڵبانی وەرگرت گردەکەی پێکردەوە کۆمپانیاش کردەوە بەڵام دوجار خۆ من ناتوانم لە قسەی ئەمانە دەرچم یەکێتی و پارتی نایە پارە بابەتەوە بۆی ئەو خۆی بڕوخێنی بەڕاستی گۆڕان فێڵێک بوو لە خەڵکرا درێن لەگەڵ خەڵکا کرد و هەمان عەقڵی پارتی یەکێتیە و بە زەڕێش ئێستا وەرە من بە تۆڵێم خۆ بیکەرەوە فەرقی عومەری سێعەلی و فەرقی هین چییە فەرقی ساعی ئەحمەد پیرە چییە باشە لەگەڵ مەلا بەختیار جیاوازیان چی ئەسەر مەلا بەختیار ناتوانێت بیخەیتە ریزی سەرانی ئێسەی گۆڕانەوە چونکە مەلا بەختیار هەرچێ بێ قەڵەم بەدەسە هوشیارە ڕۆشنبیرە چەندی کتێبی هەیە لەسەر مەسەلەی لەسەر کۆمەڵێ مواضعی فکری و معریفی و مێژووی قساکە بەڵام ئەوانەی گردەکە شەیمان هەر نەخوێنەوان بەڕاستی لەبەرەوە بەدەخەوە گۆڕان گەورەترین زەربەی لە بەرەی ئۆپۆزیسیۆن و لە خەڵکدا و ئەتوانم بڵێم ئەو زەربەی کە ئەو لە خەڵکی داوە لە بەرەی ناڕزایەتەکانی یاوە یەکێتی و پارتی قەت نەیانتوانێت لێ بدەن بۆیە ئەبێ خەڵکی کوردستان ئەبێ ئەو 500,000 دەنگەی کە دەنگیان بە بجوتەوەی گۆڕاندا ئەبێ هەموو ئەو ئینسانە شەریفانەی کە بۆ پەڕی ئومێدەوە لە گۆڕانیان ئەڕانی ئەبێ هەموو ئەو ئینسانەی کە غیلەی مناڵەکەی خۆیان ئەشکان ئەیان بر بۆ گردەکە ئەبێ پەنجە بکەن بە چاوی سەرانی گردەکەیە و ئەبێ ئەوانە ڕسوا بکەن بەڕاستی و ئەبێ ئەوانە نەمێنن لە حەقیقەتە و ئەوانە باجی ئەو هەڵقەتان و ئەو بێحورمەتیە بدەن کە بە ئێمە و بە خەڵکیان کردا بەڵێ جوان لێتە من کاکە بەڵێ کاگەرام بەڵێ کاگەرام واز لە پرسیارێکە مێ بکەم پێشەوەی کە جەنابەت بە پاشکۆیی وەڵام بیتەوە ئەمێ بڵێم پاشکۆیەکەی لێکەرەوە ئەو کەسی کەم نیسە باستیەکەم لە ئەخلاق و لە بوونیەت و لەوەی کە کردویان لە ڕابردویانە واز لە پاشکۆیەتەکەی بێنە جەنابەت زانام تۆ چ ئومێدەکرد پیانە بەچێ خەڵکی کوردستان چەندین جار لە 91ەوە چەند هەلێکیان داوە بە پارتی وێکێتی تا ئیسەیکەی بینین بۆی کە جەنابەت باسیەکەی ئایا پێدوانی ئیسە کاتی ئەوە هات بێکە چانسێکی تر بن بە حیزبەکانی تر ئایا پێ دوایە بۆ نمونە یەکگرتوو ئەتوانێت بەو ئەخلاق و بۆ نەفەسەوی کە ئیسا هەیەی بتوانێت کە ڕۆڵێکی کارای هەبێت و گۆڕانکاریەکی باش بێنەتەکایەوە واز لە پاشکۆیەتەکەی بێنە بەڵێ من جارێکە لەسەر یەکێتی و پارتی ئێمە نابێ ئومێدمان بەوان هەبێ عزیزی من یەکێتی و پارتی دوو حیزب نەبوون مێژوێکی پاشیان هەبوو بێ لە دوایی یا بۆ نمونە سوفە هەڵخلیسکابن گەندەڵ ببوون ئێمە بمانی ریفۆرمیان کەین و چاچیکەینەوە خۆی کێشەی نێژان سەفا و گۆڕانش ئەوە بوو کە یان و ئێمە ریفۆرمەکەین یەکێتی پارتی ریفۆرم ناکرێت من خۆم بە کاکنەوشیوانم وتووە وتومە سووتوەجگەرە ئەبێتەوە بەجگەرە بەڵام یەکێتی و گۆڕان یەکێتی و پارتی ریفۆرم ناکرێت ئەمە بخەرە ئەولاوە ناکرێت یەکگرتووی ئیسلامی یا کۆمەڵی ئیسلامی بینیومانە ئەمانە لەگەڵ دەسەڵاتە بوون لە پەرلەمانە لەگەڵ حکومەتی پارتی و یەکێتیا بوون بە ئۆپۆزیسیۆن بوونی بینیومانن لە هەردوو بارەکە بەڕاستی هیچیان نەکراوە هیچیان نەکردووە بۆیە من پێم وایە مێژوو لە کوردستانی باشوورە ئەوانی بەجێشتووە نەیەکگرتو نە کۆمەڵی ئیسلامی جارێکی تر ناتوان ببن بە دوو حیزب یا یەکگرتوو بێ بە حیزبێ کە بتوانێت هەوێنی ئاڵوگۆڕ بێت حیزبێک لە ناو زاخۆیە پێش کەسی لێ بکوژن وێرانی بکەن لە دوایە بڕوا سڵحکە ناتوانێت ببێتە هەوێنی ئاڵوگۆڕ ئێمە پێویستمان بە حیزبی ئازایە پێویستیمان بەڕابەری ئازایە پێویستیمان بەڕابەری یاخیە پێویستیمان بەڕابەرانێکە کە تەسلیم نەبێ بە ئیرادەی بە پارتی وێکێتی دانەنیشێ بڵێ کاکە بەڵێ فەرموو بوو برە کاگەرام خۆت دەسەڵاتی پارتیەکێتیش لە شاخ ئازا بوون جەنگاوەر بوون شۆڕشیان کرد تۆ باسی ئازایەتیەکەیت یا باسی مەسەڵەن ریفۆرمەکەی یا باسی ئەوەی کە مەسەڵەن ئەخلاق باش بێت
دەسەڵات باش بێت شەفافیت هەبێت ئازایەتی لە مەسلەی پیاکوشتن و تەقوتۆقە ئەوانیە ئازایەتی لە هەڵوێستایە بەڕاستی لە هەڵوێستایە ئەمانە ناتوانن هەڵوێستی کاربڕ و جددیان هەبێ بەرامبەر بە پارتی بێکی ئەمانە بۆ ناتوانێت بڵێ کاکە من ئەمەوێ دەسەڵاتە بڕوخێنم ئەم هەرڵێ کاکە با بە ئاشی مۆزوعەکان بکەین و با ئەم مۆزوع با ئاوا نەبێت یعنی هەمووی گلەییەکە لە ڕاستیە گلەی و ڕازونیازەکە خۆی پارتی بە گلەی و ڕازونیاز چاک نابن کاکە وەڵای من سەجاوتومە حەزمە کرد پارتی وێشێتی دوو حیزب بوونایە لەم مێژووی ئێمەیە ئێستا لەو شاراکە بەدەستیانەوەیە باشترین عقلیت و سیستەم و حکومڕانی ببووە بۆ منیش جێگەی شانازیە بوون خۆ منیش حەزم لەم شەڕە نییە لە حقیقەتە خۆ منیش حەزم لەم هاوارە نییە لە حقیقەتا بیکەم منیش حەزم بەکاری ڕێکخراوی و بەنازانم لەگەڵ خەڵکە قسە و ئەوە بکۆ خەڵک ئامادەکە حەزم بەوە نییە بۆیە کێش قسەکە ئەمەیە ئەڵە بۆ نمونە یەکگرتووی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی لەگەڵ پارتیا بووە بە شەریک باشە لەگەڵ یەکێتیا بووە بە شەریک لە ناو پەرلەمانە بەشداری بووە واتە لەگەڵ حکومەتەکەی پارتیا بووە بەڵام نەیتوانیوە یەک ئاڵو گۆڕ بکات وەکو چۆن گۆڕان 2 ساڵە لەگەڵ حکومەتی پارتیا یەکێتیە ئەلەسات چاکسازیەکە هیچ شتێکی نەکردو خۆ من 2 ساڵ بە لە ئێستا ئەمدانی هیچ شتێک ناکە بەڵام ئەوان ئێستا هاتوون هەندێکیان هەن قساکەن کاکە ئەبێ ئێمە بە خۆمانە بچینەوە ئەبێ ئەمەکە چی بە خۆتا ئاچیتەوە تازە تۆ من پێم وتی تۆمە هیچی بۆ ناکرێ ئێستا هیچ ناتوانانی هیچکەیت نایشاین لە پارتێکی بکشیتەوە مەگە خۆیان دەرێکەن کە دەرێ ناکەن کەواتە قسەکە بە کورتی ئەمەیەکە یەکگرتوو یان کۆمەڵ ناتوانن ببنە هەوێنی گشتنەوە گۆڕانکاریەک لە کوردستانی باشوورە بەداخەوە خۆزگاوانە بۆیە بەڵام بڕاتە بێ ئەو حقەتەکەیەوە ڕێی منە باشە لە ڕووی دەستپاکیەوە چۆن دیان ڕوانی لە ڕووی دەستپاکی و ئەمان پارێزی مەسەڵەن کاری ئیداریەوە وڵای ئەوان هینیان نەبووە ئەوان بۆ نمونە ئەگەر قامێکیان هەبوو بێ وەزیرێکیان هەبوو بێ من شایەتی بۆ ئەوە دەمکە وەکو ئەوانەی یەکێتی و پارتی و گۆڕان دز نەبوون وەبارەی ئەخلاقیەوە مەسائلی ئافرەت و بێنوبەرە ئەوانە بێڕەوژ نەبوون بەڵام ئەوانەی پارتی ئەوانەی یەکێتی و ئەوانەی گۆڕان کە ئێستا لە حکوومەتان هەر هەمویان غەرقی فەسادی و بێ ئەخلاقی و بێڕەوشتی بوون لە حقیقەتە یەک کەسێک نەبووە لە ماوەی ئەو 30 ساڵە یەکێتی و پارتی بێت و ئێستاش گۆڕان بێ پۆست وەربگرێت دز نەبێت ئێستا بڕۆ ئەو پۆستانەی کە گۆڕان بەدەستیوەیەتی باشە لە یەکێتیەکان دزن لە مەرزەکانە باشە یەکێتیەکان پیان عیبە گۆڕان بۆچی ئاواکە من ئاگام لێیە لە گەرمیان لە مەرزەکانی باشماغ لەکێ بەس گۆڕانەکان خەڵکی دزی لەگەڵ یەکێتیەکانە ئاواکرد بەڵام یەکگرتوو کۆمەڵ بە ئەخلاقتر بوون لەبارەی ئەوەی قایمقامێکیان هەبوو بێ بە ئەخلاقتر بووە کۆمەڵی ئیسلامی بوو بێ بۆ نمونە یەکگرتوو دزی نەکردووە ئەوەی نەکردو ئەمانە ڕاستە بەڕاستی لە هەموو ئەو بارانەیە لە یەکێتی و پارتی و گۆڕان بەڕاستی بە ئەخلاقتر بوون بەڵام نابانێ بنە هێوێنی گۆڕانکاری و ئاڵو گۆڕ و ئالم بابەتان باش کاک ئارام ئەگەر ئارام محمد ئیستا دانێکی خێر بنێ بە حیزبە کوردیەکانە ئەگەر دانێکی خێر بە یەکێکیانە بنی بە کەم حیزبیانە دانی خێری پیانیت حیزبەکانی باشووری کوردستان هەمویانەکو یەکوان خەڵک واڵێ ئەزین چۆنە تەفسیرێکی زۆر نادروستە ئەڵێم ئارام محمەد چییە دژی پارتیە دژی یەکێتیە دژی گۆڕانە دژی یەکگرتووە دژی کۆمەڵە دژی کاکە هەموو حسک و ئەلەم بابەتانەیە ئیتر ناڵێ بابم ئارام محمەد دژی یەک عەقڵیەتە ئەم عەقڵیەتە لە ناو یەکێتی و پارتی و گۆڕان و ئەنا وەکو یەک وایە یعنی من بەتەنها بەڕووم لەگەڵ یەک عەقڵا لە حەقیقەتە نەک ئەوەی کۆمەڵەیەک عەقڵ و ئەلەم بابەتانە لە ناو پارتیا لە ناو یەکێتیە لە ناو گۆڕانە لە ناو کۆمەڵە لە ناو یەکگرتووی کۆمەڵی ئیسلامی لە ناو یەکگرتووی ئیسلامی ئەمانەیە وەڵڵی خەڵکی جوانەیە خەڵکی باشەیە خەڵکی شەریفەیە خەڵکی پاکەیە بەڵام ئەم خەڵکانە بێکاریگەر کراون بێدەسەڵات کراون ئەوەی کە لەناو ئەم حیزبانەیە بە تایبەتی پارتیێکی و گۆڕان ڕۆڵیان هەیە خەڵکای دەستپێچ و دۆست نەکەن باشەکان ناتوان ڕۆلیان هەبێت ئەی ناخۆ من دەزانم لە ناوێکێتیا خەڵکی شەریفەیە وەڵڵی خەڵکەیە لە ناوێکێتی نیشتیمانیە کە پێویست ناکە ناوی برم ینی خەڵکیەکە کە ئەوێ کۆمەڵێک شکا بەڵام ڕێگەی پێ نادەن دزەکان ڕێگەی پێ نادەن پارتی ڕێگەی پێ نادەن کۆمەڵێ ئەو چەتانە ڕێگری لەکەن ناتوانێت هیچکە ئەگەنا دڵنیام کە خەڵکی باشەیە بەڵام وەکو عەقڵە سیاسیەکە بەڕێی من هەمویان یەک عەقڵن باشە وەرە پێم بڵێ بە دێژایی ئەم 30 ساڵی ڕابردوو بە گۆڕانەوە بە پارتیەوە بە یەکێتیەوە بە کۆمەڵێ بە یەکگرتووی ئیسلامیەوە بەسەوە پێم بڵێن کە ئەمانە چ قازانجێکیان بۆ کۆمەلگای ئێمە هەبووە کامیان توانیویانە باری لاری ئەم مجتەمەعە ڕاستکردنەوە دوجار هەمویانەکو یەک بوون کەواتە من لەگەڵ یەک عەقڵا بەڕێوە بەرەو ڕووم
کە ئەم عەقڵە دابەش بووە بەسەر کۆمەڵی ئەحزابە من لە قسەکان ئەوتم بۆ نمونە عومەری سێ عەلی لەگەڵ جەلال جەوهەر یان لەگەڵ ئاواتی شێخ جەناب یا لەگەڵ سعدی ئەحمەد پیرە یا لەگەڵ مەسعود بازاری ئەوانەیە هیچ جیاوازیەکیان نییە چاوەکەم ئەبێت تۆ بڵێ تۆ بۆچی دژی هەموویانی ئەخر فەرقیان چییە من تێناگەم فەرەوەرە پێم بڵێ فەرقی عومەری سێ عەلی و فەرقی سعدی پیرە چییە فەرقیان نییە کەواتە من لەگەڵ یەک شتا بەرەو ڕووم بەس ناوەکانی جیاواز دەنێم بە خەڵکی باشە لە ناو هەچ حیزبێکا بێ بەڵام بەداخەوە ئەوەی کە دەستی ئەڕوا ئێسا دز و گەندەڵەکان و ئینسانە شەریف و جوان و پاکەکان ڕێگریان لێکرێ ناهێڵن سەر بهێنن نایەنەون ئەجینا هەیە لە حقیقەتە من پێم شگێت لە ناو گۆڕانیشا هەیە ناوێکێتیشە هەیە باشە بەڵام ناکەن یعنی هیچیان بۆ ناکرێ بەڕاستی ڕێگەت پێ نادرێت بەڵێ کاگەرام قسەکانی جەنابەت بێئومێدێکی پێوە دیارە کە دانی خێر بەش حیزبەکان نانێت و هیچ کامیشان باش نین و لە ڕابردووشە شاعیرەکان زۆر جار لەسەر کوردایەتی و لە خۆکاتە پارتیەکەتیش نەبوون باسییان کردویانە کوردەریز ناگا بە مەقسەد نۆکەری بێگانەیە دوو دڵم پیسن لەگەڵ یەک بۆیەوە بێلانێت تا کۆتایی شارەکەکەەوە ئاڕوات ئایا جەنابەت تا چەند ئومێد بەوەیە کە مەسەڵان ئەحمەدەکان زۆر ئەبن یا بۆ نمونە حیزبەکان ڕیفۆرم بکەن چاکسازیەکەن و کوردستانێکی فەزایەکی جوانیەتە کایەوە ئومێدت بەوە هەیە کە شتیوا ڕوودات من بەخۆم ناڵێم ئاقڵ بەڵام بە دێژایی مێژووی نەتەوەکان ئەگە سەریکەن پیاوە ئاقڵەکان هەمیشە ڕەشبین بوون ئەو کاتی کە ئەو شاعیرە پێم وایە بێکەس ئاڵێ کورد ئەبەد ناگاتە مەقسەد نۆکەری بێگانەیە 100 ساڵ دوای بێکەس ئێمە ئەڵێن ئافرم ڕاستی کردووە بەڵام بە لەو سەردەمایە هەزاران سیاسی سیاستیان کرد هەمووی بازرگان دەچوو قسەکەی ئەو ڕاست بوو کە ڕەشبین بووتی کورد ئەبەد ناگاتە مەقسەد نۆکەری بێگانەیە ئێسەیش کوردی ئێمە نۆکەری بێگانەیە بەڕاستی باش نییە ئەمەیە ئەسی مۆزوعەکە بۆیە منیشێکم لە هەرە پیاوە ڕەشبینەکان لە بۆ وەزعی کوردستان و پەڕاستی پێشمایە لەسەر دەستی ئەمانە کە ئێستا هەیە وەزعی کوردستان باش نابێت وەزعی کوردستان ئەبێ ئێمە باشیکەین بەڕاستی ئەمە بۆ مانایە ناکا بڵێ مۆڵا من ئەو نەڕەشبینم ئیتر هیچ ئومێدێکم نییە و هیچ چارێک نییە و چی ئادەم بابەتانە هەمیشە ئومێد و چارەسەر مێژوو دروستیەکات مێژوو خۆی هێنێتە پێشەوە و مێژوو ئەیخڵقێنێ بەڕاستی لەبەرەوە من بەدەن لەوەی کە زۆر ڕەشبینم بەڵام هەمیشە ئومێدم هەیە و هەر ئەوەیشە کە هیچ کاتێک لە تێکۆشان نەکردوم بەڕاستی 100 جار بکەوم هەڵ ئەسمەوە وەسەر لە تێکۆشمەوە وەسەر نوێکارەکانی خۆمەکەمەوە بۆیە یەکێکم لەو کەسانەی کە هەمیشە ئومێد دەبەخشم بەڵام تۆ سێری وەزعەکانیشەکەی ئەگەر ڕەشبینیش بم کە هەم لە ڕاستیە ئەو ڕەشبینیم بەرهەمی خوێندنەوەیشی واقعی و دروستە لە کۆمەلگای ئێمەیە وەکو ئەو نمونە جوانەی بێکەس کە تۆ هێناتەوە کورد ئەبەد ناگاتە مەقسەد ئاوا ڕەشبین بوون بە دێژایی بڕۆ حاجی قادری کۆیی بڕۆ بەدەیان نمونە لە ئەدەبیاتی ئێمە لە پیاوە لە شاعیران و نووسەرانە هەیە کە هەر هەموو گلێ و گازندیان کردە دەست سیاسیەکان و ئاغا و دەرەبەگ و فڵانە فیسەکان بڕۆ قانعی شاعیر سێریکە هەموو ئەو ئینسانە شەریف و جوانانە دوجار ئەوان ڕاستیان کرد بەڕاستی دوجار مێژووی ئێمە مێژووی ئەحمەدی خانیەکان ڕاستیان کرد نەک مەسعود بازانیەکان شاعیرەکان ڕاستیان کرد نەک جەلاد و چەقۆ کێشەکان بەڕاستی بەڵێ کاگەرام بورە منم بەرنامەم تۆزە جیاوازە یعنی کوچۆڵی زنجیرە نییە بەیەکەوە هەندێک جار باسەکەش نەسە باسێکی تو دوایینەوە بۆیە حەزم نەکرد مەسەلەن تەقلیدی بێت لە ئێستەیە کۆبوونەوە هەیە و کۆبینەوە و ئیجابیە و ئەم شتانە ئەڕۆنە بەغاویەنەوە ئەم کۆبووناوانە ئەم ڕێکەوتنان لەگەڵ بەغایە بۆ ڕێک و ئیستێش بە جیا زۆر بە جیاوازیتر ئومێدێک دراوە بە کاکە شێخ نەهرۆ ئایا ئەم ئومێدە چۆنە پێدراوە یا قسەی خۆیەتی کە ئەیکاڵێ موچە ئەگەڕێنمەوە زۆر بە ئەستوری ژواڵێت و خەڵکانێکی چەڵێن ئەمە مؤامرەیەکی مەزهەبی لە پشتەوە تایفی بەوەی کە شێخ نەهرۆ بکرێ بە ڕقەمێکی زۆر لەو گەورەتر و باگراوەندێکی شیعی بۆ دروستکرێت و وەسلێمانیش بنکەیەکی کەربەلای تیا ببوژێتەوە پێم وایە پرسیارەکە چەند تەوەرەیەک لە خۆگرێ یەکەمیان مەسەلەی هەولێر و مەسەلەی بەغدا لەسەر مەسائل ڕێککەوتن و ئەوانە ئەمانە ناتوان ڕێ بکەون بە هیچ جۆرێک چونکە کوردەواری قسەیەکی هەیە لێ بەردێ نەزان بیخاتە گۆمەوە بە 100 زانادەر نایە بنەماڵی ئەمە خەڵکی کوردستان کەشی نەبوو چەند ساڵ بەر لەسەر لە بیری بێت
هەموو لە سا حەڤەی بودجە لە بەغاوە ئاها بۆ کوردستان هەموو کەسێ موچەی خۆی وەرەگرت هەموو کەسێ پارەی ریفانا بوو هەموو کەسێک ژیانوانەی هەبوو لە تو بڕا بنەماڵی بازانی هاتونتیان ئێمە لەگەر تورکیا ڕێەکەوێن و ئابووری سەربەخۆ ڕاگەێنین ئابووری سەربەخۆ زائید ریفراندۆمەکەی ماڵی کوردیان بەتەواتی کاول و وێران کرد لەبەر ئەوە لەگەڵ بەغاڵی ناکەون لەڕەوەی کە پارتی بە تایبەتی بنەماڵی بازانی و پارتی شەریکەکانی ئێسایەتی و گۆڕان کە بەشی ئەمانش پارە ئەدرێت و پارە وەرەگرن ئەمانە عقدیشیان لەگەڵ تورکیا کردو عقدی 50 ساڵە و ناتوان لێ دەربازن باشکرا بەڕاستی حکوومەتی عێراقیش ئەڵێ بێ پارەی ئەبێ ئەوە نەوتمان بدەنێ ئەبێ گومرکەکان ئاوا بێ ئەبێ سەرژمێری مۆزەف و موچەخۆل بکرێ پێشمەرگە بکرێ ئەمانە هیچی ناکەن چکە بەڕاستی ناتوان ئەمە بکەن بۆ لەبەری ئەمانە قاچاقچێتیەکەن بۆ خۆیان ئەمانە خەمی خەڵکیان نییە لە حقەتە ئەگەر پارتی وێچێتی و گۆڕان و ئەوانە خەمی خەڵکیان بووایە لەگەڵ بەغا ڕێکوتنیانە کرد بەڵامان خەمی جیرفانی خۆیانە ڕۆژانە 10 میلیۆن دلار دەسەخن لە مەرزەکان و لە قاچاقچێتیە لەگەڵ حکومەتی تورکیا و تەفرۆشن ڕۆژانە و مانگانە پارێزی زۆر پیاکەن بۆ خۆیان لەبەرەوە لە بەغا ناتوان ڕێکەون لەسەر مەسەلەی شێخ ئەم نەهرو و ئالەم بابەتانە بەڕاستی ئەوە نەوعەکە لە گاڵتە جاڕی من سێلم لێ کەسانێ بێدابنیشێ بڵێ وەڵا شێخ نەهرو توانێ نازانم موچەی گەڕێنێتەوە بە خەڵکوچی و ئالەم بابەتانە ئەم شتانە تەنها سیناریۆین و تەنها گاڵتە جاڕین و ئەم قسەی من دەرەکەوێ 6 مانگ ساڵ 2 ساڵی ترکە هەموو ئەمانە یاریکردنە بە شعوری ئەو مێردەلایقەتە بە کوتیش بڵێن عێراق بەرەو خراپترین جۆری ژیان ئەچێ لە سەتاپەی عێراق و کوردستانە شەڕی خێڵ شەڕی عەشیرەت شەڕی مەزهەبی شەڕی هەموو ئەمانە لەم کۆمەلگایە دەست ئەبێ باوەڕکە لە عێراقا نە حکومەت بەمانای کەلیمە وەکو حکومەت ئەمێنێ نە لە هەرێمی کوردستانە ماوە ئەمێنێ ئەیتر کێ چەکی پێبێ خۆی بپارێزێ و بێ بە خاوەنی خۆی بپارێزێ بە خاوەنی ژیانی خۆی ڕێک حەربی عالەمی دووەم من بەڕاستی مقیاسم کردووەبەوە لە دوای حەربی عالەمی دووەمەوە لە ئەڵمانیا چی ڕوویە ڕەنگە لە عێراقیشە هەروە ئەوەی کە ئێستا هەیە ئەوە ڕووبدا یان لە سووریا چۆن سووریا وێران بوو عێراقیش هەر بە هەمان شکلێ بێت لەبەرەوە شێخ نەهرۆکان هیچیان پێ ناکەێت لە حقیقەتە ئەم نەهروی خۆی بەڕاستی من ڕێی خۆمی لەگەڵ بڵێم نازانم ئێوە چۆن بکەنەوە بەڵام کابراایەکە باشکرد جاسوسی بۆ وڵاتانەکە بۆ میتی تورکیای کردووە بۆ استخباراتی بۆ عێراقی کردووە بۆ بەڵگە هەیە لە ئەمریکا چەند بە دەڕۆژمان لە باشی وتێلاماوەتەوە ئیشی بۆ سیایی کردووە ئەمانە بەڕاستی کۆمەڵێت دەستکەش لە حقیقەتە بە ناوی دین و بە ناوی نەقشبەندیت و بە ناوی فڵان فیسارە ئەو خەڵکە هەڵە خەڵەتێن و دوای خۆیانە خەن و ئەلەم بابەتانە بۆیە ئەگەر گەلی ئێمە بەڕاستی ئومێدی بە شێخ نەهرۆ هەبێ وەڵی باوکم ئومێدی بە سعدی ئەحمەد هەر باشتر بۆ وەرە کاگارام مەسەلە ئەوە نییە خەڵک ئومێدی پێوێت ئەگەر ئەجەنداکان وە پیادە بکرێن و بەرنامە و پیلان ڕێژی بۆ کرابێت ئەوە خەڵک بڵێ چی بزارەکەەوەی ئایا بەرنامێکی وا لە بەخاوە سەرچاوی نەگرت پێت بۆەوەی کە ئەوشتە بۆ ئاراستە بڕات و جێگیر بێت بەر لە هەموو شتێ بەغاڵێ ئەبێ نەوت بدرێ بە ئێمە و خاڵستوریەکان نیوەی تەسی ئمە بکرێت بەرهەمەکەی و ئەوە بێ ئەمە بێتی پارتی بیگە خۆ بەدەست نەهرۆ نییە نەهرۆ خۆ ناتوانێت کارە بکە پارتیەکەی چەکیان پێوە چێ لە بیرە نەوتی بەدەستەوەی و نۆتە فرۆشە و قاچاقچێتی یەکاوە هێنە خۆ نەرۆ ناتوانێت کارە بکە لەبەرەوە ئەگەر شتێکی وا بێ بنمونە حکومەتی بەغا چێ لەگەڵی شێتیایکە بنمونە هەچێ لەگەڵ لاوری شەرجەنگیایکە ئەڵێ لاوری شەرجەنگی تۆ وەرە لەگەڵما بەشە بودجەی ئەومان بۆ بنێرە و بەشە بودجەی سێمانی وەریگرن و بۆ خۆتان بێ خۆتوان نوانیش بیکەن ئەگە خۆیان بیانێ بەڕاست ئاسا ئەتوانە کوردستان بە ناوچەی سێمانی هەسەر بەخۆ بێ لە حقیقەتە ئەتوان خۆیان بیکەن حتا ئەشتی گۆڕانش ئەتوان بیکەنەوە کارە لەبەرەوە بە نەهرۆ ناکرێت لە حقیقەتە ڕەنگە نەهرۆ هەر لە خۆ قسەی کردی بێ هەندێکیش ئەڵێن وڵاوێ بێ بە سەرکۆماری عێراق و چی ئەلەم بابەتانەی تر ئەم کۆمەڵگایی ئێمە بەتەوێت سۆشیال میدیا زۆر بێتان بووە برای بەڕێزم زۆر بێتان بووە بەڕاستی باشە هەر کەس ڕسێت لە خۆ قساکە یەشی قسەیەکەکە لە هەزارشنەوە بڵاوە بێتەوە بەسەر و قاشکایی لەبەرەوە من ئومێدم بەو نەهرۆ و بەرامبەر ئەمانە نییە لە حقیقەتەوە پێم وایە هیچیشیان بۆ ناکرێەوە نایشتوانی هیچ شتێک پەن دەڕاستن بەڵێ کاگەرم بەداخەوە باش کاگەرم کەوابوو بۆچی 30 ساڵە لە 3 شاردا مەسەڵان ئەبێ چی بکرێ مەسەڵان دوای 30 ساڵ لەم 3 شارەیە مەسەڵان کۆدەنگیەکی یەکدەنگی و کۆدەنگێک بێتە کایە و حکومەتێکی نیشتیمانی کە نەئەت نادوتە کایە تا ئیسا بەڵام ئایا ئەگەر ئومێد نەما بێت و دریاکەنەوەی داخرابن ئارام ئەحمەد دوو ئیدارەی پێقبوڵە یا ئەم بارودۆخی کە ئێستا هەیە لە کوردستانە بۆ شێوە گوزارێت
من ڕاستەکەی هیچیانم قبول نییە ئەمە بەڵام بە عملی بەداخەوە هەمیشە هەردوو ئیدارەی بووە هەتاوەکو ئێستا هەردوو ئیدارەیە لە ڕاستیە هەردوو ئیداریە لەبەرەوە با کەس حسابی ئەوە نەکا بڵێ وەڵای ئێمە حکوومەتێکمانەوە دوو ئیدارەی نەبووە بۆیە بە دێژایی ئەم مێژووی چەند ساڵە لە دوای شەڕی 92 پارتی وەکێتیەوە هەمیشە هەردوو ئیداری بووە یەکێتی لەو مەنتیقا باڵا دەستە پارتیش لە مەنتیقەی هەولێرێکی ئەبا باڵا دەستە لاکردن لە ڕاستیە ئینگلیسەکان قسەیەکیانەیە لە کای دابەشکردنی عێراقا بە کورد ئەڵێ ئەم گەلە بۆ حکومڕانی ناشێت ئاسڵ ئەوەیە کە ئێمە جەلالی و مەدایی ئەم دوو ڕەگەبریە وای کردووە کە ئێمە لە باشووری کوردستان بە تایبەتی حکومڕانیمان پێ ناکرێت ئەگەنا چ منتەقێکی تەیە تۆ لە ماوەی 30 ساڵە نەتوانانی 3 شەڕ بەرەوە بەریت ئەگەر یەکێتی و پارتی بەڕاستی فڕیان بە نەتەوە و بە نیشتیمان و بە کورتبوونەوە هەبوایە و ئەگەر کۆمەڵێک مافیای چێوی نەبوونایە لە ماوەی ئەم 30 ساڵە ئەیانتوانین لەم سێ شارە یەک حکوومەتیان هەبێ یەک لەشکی نیشتیمانیان هەبێ یەک ئاسایشی گشتیان هەبێ یەک دادگای سەربەخۆیان هەبێ دەست و قاچی حیزبیان ببڕایە و حکوومەتیشیان بۆ گەلی کوردە بۆ گەلەکەماندا بمەزانەیە بەڵام بەخەوە ئەوان هەر خەریکی بازرگانی و قاچاقچی پێیاکردن بوون ڕاستیە باوەڕ کەچاوەکەم پارتی وێکێتیش نەماوە وەکو حیزب تەنها کۆمەڵێک دەموچاو ماوە ئەم کۆمەڵە دەموچاوی لێ دەرکە شتێک نییە بە ناوی حیزب وەرە سەیری کەم یەکێتی یەک فرسی نییە پارتی یەک فرسی نییە حکومت یەک فرسی نییە پارلەمان یەک فرسی نییە هەرچی سامانی ئەم وڵاتێ لای کۆمەڵی کۆمپانیایەک و کۆمپانیای قەیوان و کار و چی و ئەم بابەتانە هەموو هی بنەماڵی تاڵەبان بنەماڵی بازرگانی تا ئەوەیە کێشەکە بەڵێ کاگەرام بۆورە ئاساییە فەرموو کاگەرام دەنگی من لە جناب هەیە دەنگ هەیە بەڵێ بەڵام پێم وایە دانکان درەنگات بەداخەوە ڕیپۆرتە دێ لە لایڤەکە تەوەرە گفتوگۆمەکەمان تا چەند خۆیکە بەردەوامە بێت پرسیارەکەین کاگەرامی بەڕێز جنابەت بیرت کردێتەوە کە حیزبێک دابمەزرێنی جنابەت شەد نییە وەکو مەسایلی حیزب بەڵام ئەکرێ پلاتفۆرمێکمان هەبێ هەموو ئەو دەنگە ناڕازیانەی کە لە کوردستان هەیە لە ژێر ئەو چەترەیە ئێمە کۆی بکەینەوە بەڕاستی چونکە من بڕوام وایە کە بە گروپ هیچمان پێ ناکرێت ئێمە مەجموعەیەک لە شوێنێکەوە مەجموعەیە برادەرێکە لە شوێنێکەوە ئێوە مەجموعەیە لە ژێرێکی ترەوە هیچمان بۆ ناکرێت دوجار ئێمە هەمومان ئەبێ ڕێکخراوە بین لە حقیقەتە بەڵێ من بڕوام بەوە هەیە کە ئێمە هەمومان ئەبێ ڕێکخراوە بین و ئەبێ چەتێکا کۆ ببینەوە و ئەبێ بەڕاستی ببینە هەوێنی ئاڵوگۆڕ لە باشووری کوردستانە بەڵێ من قەناعەتم بە ڕێکخراوبوون هەیە باشە بڵین گەنجی کوردانی هەندەران بەگشتی مەسەڵەن ئالە مەحمەدێکیان دیاری کرد دایان ناو و بوویە ڕقەمێک و حکوومەتی هەرێم معامەلی لەگەڵا کرد ئایا ئالە مەحمەد تەعامل لەگەڵ حکوومەتی هەرێم ئاکات ئایا دانیشتنیان لەگەڵا ئاکات کە ئیکا بۆچی ئەیکا ئایا چێتە پەرلەمان و حکوومەت و پێگە و پلەپۆستیانەوە من وەکو خۆم وەکو شخصی ئەگەر شخصەنەکەمەوە من بە هیچ جۆرێک لە حیاتی سیاسی خۆمە بە تایبەتی لەو سیستەمە چەتەگەری کە لە عێراق و لە کوردستانە هەیە هیچ کاتێ ئامادەی هیچ پۆستێک لە ڕاستیە ئەسڵەن کەسایەتی خۆم وا ئەبینمەوە کە لە ئاسی تەنانەت سەرۆکی هەرێم و کۆماری عێراق و ئەم بابەتانەشان نییە من بڕوام بە مەسائلی پۆزیە بەڵام بڕوام بە عەقڵیەتی خۆم هەیە بۆ گۆڕانکاری و بۆ دروستبوونی سیستەمێک لە باشووری کوردستان ئەمە بەڕاستی بۆ ئێمە گرنگە لە ڕاستیە یعنی عەقڵەکە بگا نەگەوەی ببن بە وەزیر ببن بە ئەندام پەرلەمان بن ئەمانە بەڕاستی ئیشی من نییە لەبەرەوە من بەڕاستی هیچ کاتێک ئەمە ناکەم مەسائلی تعاملیش لەگەڵ ئەمانەیە تعامل هەرەکرێ لە ڕاستی قسەکردن لەگەڵ پارتی یەکێتی ئەمە ئەکرێ بەڵام گرنگ ئەوەیە کە من بڕوام وایە بەیەکێتی و پارتی ئەڵێم من نامەوێت ئێوە ئیسلاحکەم من ئۆپۆزیسیۆنێک نیم بە قازانجی ئێوە من بەشێن ڕیفۆرمکردنی ئەوە نین من ئەمەوێ یەکێتی و پارتی نەمێنن من لە دەسەڵاتە نەمێن قسمەوە نییە کە ئەوەی پارتی یەکێتی بێ ببرێ و چی سویان بابەتانە قسەم لەسەرەوەیە کە یەکێتی و پارتی نابێت لە باشووری کوردستان حکومڕان بن ئیتر هەموو ئەشخاصەکان ڕێزم بۆ هەموو ئینسانەکان هەیە دوجار خەڵکانی یەکێتی پارتی گۆڕان هەموو ئەمانەوەکو من کوردن هاوڵاتی ئەو وڵاتن ئەمانەی هەمومان بێکۆژین بەڵام قسە لەسەر ئەوەیە کە ئەم دوو حیزبە نابێ
لە دەسەڵاتە بمێننەوە بەڕاستی ئەبێ دەسەڵاتی ئەمانە بڕوخێن لەڕاستی. باشە ئەوان ڕقەمن ئەوان بوونیانەیە و ئەوان دەنگدەریانەیە و ئەوان بەس دەیان هەزار موشەخۆری تایبەتیانەیە چۆن بە ئاسان ناکرێت بڕوا دەبێ ئەوانە نەڕقەمن نە هیچ ئەوە لەوە دڵنیابە ئەگەر ئەوانە بەڕاستی ڕقەم بوونایە ئەتوانی حکومڕانی کرد ئەگەر ئەوانە بەڕاستی ڕقەم بوونە ئەتوانی حکومەتێکیان هەبێ ئەگەر بەڕاستی ڕقەم بوونە ئەتوان لەشکرێکیان هەبێ تۆ سێری پاتیکە ئەڵێ من ڕقەم و لەشکرم هەیە ئەی بۆ کە داعش هات نەیتوانی یەک سەعات لە منتیقەی شەنگەڵا شەڕکە هەر هەمووی ڕیان کرد ئەی بۆ کە 16 ئۆکتۆبەر کرد هەموو یەکێتی پارتی ڕیانکردنیان توانی نیو ساعت شەڕ لەگەڵ حەشی شەعبیان ئەگەر بەیانی حەشی شەعبی بێ هەتا پێنجەر و تێڵۆ بیارە ئەڕواوە هەتا زاخۆش ئەڕوا پیاویش نییە بەری پێ بگرێت لەبەرەوەی ئەمانە ڕقەم نین ئەمانە تەنها لە بەرامبەر چوار گەنجی سەیسایەقا ڕقەمن کە تەقەی لێ بکەن لە بەرامبەر چوار گەنجی چەمچەماڵ و دوکان و نازانم کۆیە و گەرمیانە ڕقەمن تەقەی لێکەن لاکەتە لە بەرامبەر من و تۆ ڕقەمن کە تەقەمان لێ بکەن ئەژینا لە بەرامبەر ئەوانە بەڕاستی ڕقەم نین یەکێتی و پارتی یەکێتی و پارتی شەقی زەمانە ڕایگرتوون ئاجینا تەنانەت ئەو کەسانێشی کە ئەمڕۆ دوای سەرانی یەکێتی کەوتووە خۆشەنێکێتیان قبوڵ نییە بۆ ئاگاداریت باشە بڕۆسەرێکێتیکە هەر هەمووی پارچە پارچەیە باشە یەکێ سەر بەخۆی یەکێ پیاوی پارتی یەکێ پیاوی ئەمریکی پێوە هیچ نییە بڕۆسەری بنە ماڵی بەرەنیکە هەموویان ڕکەن لە یەکترە خۆشەویستە باش نییە لەبەر ئەوەیە کە ئەمانە بە ڕقەمیان مەزانە حیزبی بەعسیش ڕقەم بوو بەڵام بەلایە کەوت بەیانی تورکیا پشت کاتە بنە ماڵی بازاری کۆتایی بێ بەیانی ئەمریکا فەڕەنسا ئینگلتەرا پشتیوانی ئێمە بکە یەکێتی پارتی کۆتاییان پێ واگەدەریت باس پشتیوانیشان کۆتاییان پێ دێ باش کاگەڕین بەڕێز باسی فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا ئەومانت کرد ئەی مەگەر نەتبینی مەسەلەن لە داگیرکاری بۆ ئەفرین ئەمریکا گڵۆپی سەوزی هەڵ کرد ئەگاڵی هەڵیش نەکرد بێت خۆ ئاوڕیدایە بۆ لایە و پاسی یا بە تورکیا کە بێ داگیرکاریەکە بکات پێدوانیە سەرچاوی ئاوەکە لێڵە یعنی سەرچاوی دەسەڵاتدارانی ڕۆژئاوایان کردو لە خوارەوە ئێمە ئاوە لێڵەکە بخۆینەوە کە ئەوان ئەو کایانەوێ ئەو پێگە و جوغرافیانەوێ ئەو کەش و هەوای سیاسیانەوێ کە لە کوردستان ناوچەکە بێتە کایەوە لەبەرەوەی کە بەرژەوەندی ئەوان واخوازێت پێدوانی ئەوان ڕۆڵیان هەیە لەوەی کە کورد هەمیشە نوشت ئەبینێ بەخۆیەوە هەمیشەوە ئاکا کە هانا بۆ ئێران بەریا بۆ تورکیا بەریا بۆ عەرەب بەرێ ئەزین چۆنە بەریتانیەکان قسەیشیانەیە ئەڵێن سیاست بەرژەوەندیە لە هەموو دنیا بێ بەڕاستی وابێت ئەمریکاش بەرژەوەندیێتە ناوچەکەەوە ئەوە کە ئەمریکا تۆ وازنی هاتۆ گەلی کوردزگارکە ئەمریکا بنمونە هاتە ناوچەکە بۆچی هاتووە ئەچێ لە سووریا شەڕێک ئەخۆڵقێنێ بنمونە ئەچێ بەریان شار و گوند و قەزا و ناحیە هەمووی وێرانەکات چەکەکەی ئەفرۆشێ فیشەکەی ئەفرۆشێ بە هەزاران هەزار لە خەڵکی ئیسلامی بە نای داعشەوە هەمووی گەڕایەوە بۆ سووریا هەمووی بەکوژان لە دوایە هەموو شوێنەکانی ڕووخان چاکە پانتۆلە بەلەکانیان ئەڵێن ئاوەدان یەکەینەوە ئەوانە توجارەتەکەن بەسەر ڕۆژاتی ناوەڕاستەوە لەبەرەوە من پێم وایە ڕۆژئاوای کوردستان و پێدەوە ئەوانە ئالەم هاوکێشەیە رووسیا لەلایەک سووریا لەلایەک ئەمریکا لەلایەک ئێران لەلایەک تورکیا لەلایەک ئەم هەموو دوژمنە من پێم وایە باشی ساستیان کردووە بەڕاستیەوە باشی ساست کردووە لەناو ئەم هەموو ئاگرەیە بەڕاستی چاوەکەم پێدە ئەوانە 11,000 شەهیدیان بەس زیاوە بەڵام وەختێک ئەمریکایە پشتێکە ئاوایە لەبەرەوە تۆ ئەگەر حیزبی بەڕاستی نابێت دابنشی هەموو هێرکەکانی خۆ بکردە سەبەتی ئەمریکا یا رووسیاوە ئەبێ بزانی هاوکێشەکە یا تەوازنەکە چۆن ڕائەگری لە بەرامبەر هەموو ئەمانەیە لەبەرەوە هەر نەتەوەیەک بەتەرتیب نەتەوەی کورد ئەوە بێ ئەمریکا ڕزگاریکە یا رووسیا ڕزگاریکە بەڕاستیەوە بێچارەی ئەوە داماویە بۆیە ئەوە حاڵەکەی ئێمەدا بە دێژایی ئەمێژووە لەبەرەوە وای مەبینە کە پێدوا بێ ئەوان ڕزگارکردن ئەبێ ئێمە خۆمان هەبین بەڕاستی ئەگەر تۆ خۆت هەبی ئەمریکا حساب بووەکە ئەگەر خۆشی نەبووی وڵی کەس حساب بۆ ناکە بەڕاستی بەڵێ کاگەرام بە یەک دوو پرسیار یەنە کۆتایی گفتوگۆکەمان پرسیاری کەمیانەوەیە کە ئارام محمەد بەتەمایە بەسەردان بڕاتەوە کوردستان یا بۆ هەتاهتایی ئەگەر بەرتەمای سەردانی چۆن ئەم سەردان ڕێک خراوە کەی ئەڕۆیت وەڵاهی مەسەلەی گەڕانەوەی من بۆ کوردستان ڕاستەکەی بەرنامەم هەیە بڕۆمەوە بۆ کوردستان و ئەشمۆ سلێمانی ئەو بەرنامەم هەیە بەڵام کەی بۆم ڕێەکەوێت جارێ مەسەلەی کۆرۆنا و کۆمەڵ کێشەوانە هەیە
و دوای شار ئەوکو جاری پێشش بەڕاستی بەنهێنی ناڕۆمەوە لە نەتەوە یەکگرتوەکانەوە تا ئەمریکا و تا پەرلەمانی ئەوروپا و هەموو ئەمانە ئاگادارەکەمەوە وە کۆمەڵی نامەم ئامادەکە بۆ هەمویانی بێن و کاتەکە دەنیشانکەم و لە نامەکەیشە هاوڕەکان یەکێتی لەبەرەوەی کە ئەوانە لە سێمانیا باڵا دەستن مەسئولە بن لە هەر هەموو شتێک بەڕاستی بەرامبەر بە من بکرێ لەبەرەوە کەی ئەمە دەدوی پێویستکە ئەو بەنامەم هێڕاستی بگەڕێمەوە بەڵام بۆ ئەوی هەتایی کە لێ بمێنمەوە بەڕاستی جارێ نازانم چونکە من لە قسەکانی پێشواوتم وتم وەسعی عێراق و کوردستان لە ساڵی 2021 بەتەواوەتی قڵپە بێتەوە باش نییە بەتەواوەتی قڵپە بێتەوە وەسعی کوردستان و وەسعی عێراق یعنی ئەوەی یعنی دە ساڵی 2021 ئەبێ 1000 خۆزگە بخوازین بە ساڵی 2020 و 2012 بەڕاستی ئەوەندە خراپ بێ وەزعەکە ئەگەر وانە بێت و کە شۆواکە بەرەو خۆشگوزارانی بڕوات تو ئامادەی بۆ تاتای بگەڕێتەوە ئەوە بۆچی نە منیش وڵاتی خۆم خۆشەوێ حەزەکەم لە نەگەدەوەریەکانی خۆم کەسوکاری خۆما بم ئەرە وەڵا پێم خۆشە ئەو تەمەنەی کەماومە لە پێنجێنا بنمونە دوو ژوور و حیوانێ بکەمەوە بۆ خۆم لەوێ دابنیش زۆرم پێ خۆشە بەڕاستی بۆچی نە من بەڕاستی ئاواتم ئەوەیە لە حقیقەتە بەڵێ کاک ئارام باسی وت کرد و تو من ئەچمەوە و پلان ڕادگەیان نەرچاردەوە کە بە تەمای سەردانی بۆ کوردستان شخصیان کوێت پارێزێ لە سلێمانی وەڵاهی من ڕاستێکی منیشێکم لەو کەسانەی کە بە کۆمەڵی ڕەفیق و برادەری خۆم نەبێ متمانم بە کەس نێداکە وەکو متمانە لە ڕاستیە بەڵام بۆ نمونە ئەگە بڕۆمە هەولێر لە هەولێرە بنەماڵەی بازانی و ئاسایش و پاراستنەکەیان بەرپرسن لە گیان و ژیانی من هەر بۆ هاوکێشەکە ئاوایە یانی منێم بۆ بەریتانیا لە سخی پۆلسوارەم مەشم بۆ بەریتانیا هەرچێکم لێ بەسەر بێ لە لەندەن بنمونە پۆلیس و حکوومەتی لەندەن مەسئولە لە ژیان و ژیانی من ئەچمەوە سلێمانی کەواتە یەکێتی نیشتیمانی و هاوسەرەکانی یەکێتی و ئاسایشی یەکێتی بەرپرسن لە پاراستنی گیان و ژیانی من هەر شتێک بێت ڕێگەم ئەوان لە حقیقەت باشە پەیوەندیت کردووە بە هیچ کەسێک لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا بۆ ئەوەی کە گەڕێتەوە نەخێر پێشیان وتوم بەڵام متمانم نەکردووە باشە لە کۆمنتا لە خەڵک قسە ئەکاو ئێمەش ئەگەر ڕێگە بدێ و قسەی و خەڵکە گەێنین بڵێن پەیوەندیەکی باشی لەگەڵ لاوری شێخ ژەنگیە هەیە تا چەند ئەم شتە بۆ شێوەیەکە خەڵک باسیەکە ڕاستیەکەی من ڕێز بە لاوری شێخ جەنگی هەیە بەڵام من هیچ پەیوەندیەکی نزیک و دوم لەگەڵ لاوری شێخ جەنگیە نییە بەڕاستی ئەمە حقیقەتە پێتانەڵێم هیچ پەیوەندیەکم لەگەڵ لاوری شێخ جەنگیە نییە تەنها ئەوەیە ئەو شەوەی کە تەقیان لە گردەکە کرد نماو چییە ژمارەکەی مندا بوو بە لاوری شێخ جەنگی تەلەفۆنی بۆ بکە تەلەفۆنی بۆ من کرد ڕێزی گرتە منیش ڕێزم لێگرت و بەڕاستی ئەم قسەیش تا ئێستا نەم کردووە لەم لایبێتەوە ئەیکەم کە باوکی من لە خەسەخانە بوو کە هێشتا جەڵدە لێ یابوو و نەمردبوو با بڵێن ڕۆژێ تەلەفۆنەکەم لێ ئاوە قوربانی تۆ تەلەفۆنەکەم هەڵگیروتی من لاوری شێخ جەنگی وتم فەرموو بەڵامەوە سێر بوو تەلەفۆنی بۆ من کرد طبعا هێشتا باوکم مشی لێ نهاتبوو وتی کاکە هەڵوێستێکی زۆر پیاوانەی هەبوو بەرامبەر بە من وتی کاکە گیان دووسێ ڕۆژنامە نووسشت پیان و تومتیان باوکن نەخۆشە و لە خەسەخانەی شارەوە کاکە تۆ وەرەوە بۆ کوردستان من لە خزمەتام وڵاتی خۆتە چی قسێشی بە من وت بێ گەردنێ ئازابێ کەیتەوە ئاگادارم کەرەوە ئێمە لە خزمەتە نامجۆرێ وتم زۆر سپاس دەکەم بەڕاستی هەڵوێستەکەشی پیاوانە بوو و ئەگەر بەگوێ ئەیشم کردایە من باوکم ئەبینیەوە لە حقیقەتە جامە بە تەمان بە دێژی ئەیبێکی تر باسی بکەم لە ڕاستیە بۆیە کە ئەو تەلەفۆنەی بۆ کردم ئەگەر ئەو کاتە بڕۆشمایەتەوە لە ڕێگەی لاوری شێخ جەنگیەوە من باوکم ئەبینیەوە بەڵام وتم لەسەر مەکەوێ نەڕۆشمەوە پێشش مانگ دوام خست بەداخەوە باوکم دوای بوو لە ڕێگەی کاقاڵی حاجی عەلی و چەند برادەرێکەوە چوومەوە بۆ کوردستان لاهور ئەوان هەر ئاگیان لێ نەبوو لە دوایشا زۆریان پێ ناخۆش بوو کە چوومەتەوە بۆ کوردستان ئەوان ئاگادار نەبوون ئیتر لەو کاتەوە جگەل لە تەلەفۆنەکەی کە نماو شیایا بوویانێ ئەو شەوەی تەقە لە گۆڕەکەی کاگنووشوان کرا من زۆرم پێ ناخۆش و بەڕاستی قسە لەگەڵ لاهور نەکردووە بەڵام ئەو هەڵوێستەی لای من هەڵوێستێکی پیاوانە بوو و جێگەی تەقدیر و ڕێز بوو لە کاتێکا کە باوکم نەخۆش بوو یەکەم کەس بووە لە کوردستانە تەلەفۆنم بۆکە بڵێ ئێمە لە خزمەتتان کەیتەوە وەرەوە بۆ شارەکەی خۆت و تۆ کوڕی ئەم شارەیت و چی و دەستی خۆش بێت و قسە بە من و هەرگرنی ئازابێ من لە خزمەتان وتم سوپاس دەکەم و ئەوە بوو کە بەڕاستی نەمکرد ئەوە نەبێ ڕاستیەکەی من هیچ پەیوەندیەکەم لەگەڵ لاوری شێخ جەنگیە نییە پەیوەندیشم هەبێ من بە ئاشکرا باسەکەم سیاست دەکەم بەڕاستی لەگەڵ هەموو سانێکێتی و بۆ کێوانە قسەکەم بەڵام مەسەلەی پەیوەندینەوە هیچ پەیوەندیەکەم نییە تەنها ئەوە نەبێت بەڵێ کاک ئارام ئەگەر
کاگە شێخ لاور پشتگیریت بکات مەسەڵەن بتوانانی کۆنتاکت لەگەڵا دروستکەیتەوە ئەوڵ وێستێکی جوان بۆ نوێندوێتی ئەمەش ناتوانین لای لە وڵۆسیە بنوێنین ئەگەر جەنابەت ئەواگەدار بکەیتەوە گرنگیت پێ بدات چ پێویستەکە مەسەڵەن تو ئایا تۆ ترست لە خۆ دەیە دووبارە ئەداین چۆن یەکشت هەیە بە ئێمە لێشی بدەینەوە یعنی قسەکە لەسەر ئەوەیە من وەکو ئارام ئەحمەد خۆم کەسێکی تاوانبار نیم چاوەکەم من خوانە خواسە پەپولەیەکم ئازار نەیەوە چڵەدارێکم نەشکاندوێتەوە من کەسێکی ڕخنەگرم و شاعیرێکم نووسەرێکم من قساکەم ئەوانش قسە بکەن باشە ڕخنەگر لە کوردستانە داگارە ببوورە ڕخنەگر لە کوردستانە کوژراوە یان نەکوژراوە کوژراوە ئەوە ڕاستە ئەوان ڕخنەگریان کوشتووە بەدەیان کەسیان ئەوانە کوشتووە لاکەتە ئەمان ڕاستە بەڵام قسەم لەسەر ئەوەیە کە من کەسێکم خۆم بە تاوانبار نازانم هەتاوەکو تەکلیف کەم لە کفڵات لە لاهوری شارجەنگی بڵێم تخوایان لە پاڤێڵ تاڵەبانی یا لە مەسئول بازارین بڵێم بابێمەوە بۆ کوردستان شوانە بەتانە من ئەبێ خۆم بڕۆمەوە و ئەبێ ئەوانش مەسئول بن لە پاراستنی من بەڕاستی شێ لە سێمانی باڵا دەستا لە لاهوری شارجەنگی و پاڤێڵ و ئاسایش و چێوانە بابەتانە ئەوانە مەسئولن لە حقیقەتە لە پاراستنی ژیانی من و تۆ هەر کەس لە کوردستانە لە ڕاستیە بۆیەکە من پێویستیم بەوە نییە پەیوەندی بەسەرکردێکی یەکێتی یا لاهور بێ یا پاڤێڵ بێ یا شاناز بێ بڵێم کاکە بۆ کوردستان و ئادەم بابەتانە ئەوان ئەچی ئەوانە بەڕاست هەرچی ئەوانە یعنی من ئەڵێم ئەگە سەرانی یەکێتی و پارتی کاتی خۆشی مەلا بەختیار کۆسەر ڕەسوڵ مەسعود بازانی هەموو ئەمانە بەڕاستی ئەگەر مەد بوونایە ئەگەر ئەمەندە پیاوەتیان تیا بواە ئەبواە خۆیان تەلەفۆنیان بۆ من کردای بیان تێکاکە تۆ بۆچی و نایت بڵاتەکەی خۆ بەڕاستی چکە من خۆ تاوانبار نیم کاکە من قسەم کردو نووسیم قسەم کۆ بنووسم ئەگەر ئەڵەی گوێدەوە توی گوێ زەحمەت نەبێت بەڵام من لەو ڕوانگەیەوە وتم کە لاهوری شارجەنگی پەیوەندی کرد لاهور لە هەمویان پیاوتر بوو لەو ڕوانگەوە هەرچەندە بەگوێشم نەکرد بەڕاستی بۆی لەسەر شت و کەسایەتی مێژوەکەم نەکەوێ نەڵ ئارام مەحموود پیاوی دوایشە پیاوتم بەداخەوە بەڵام بەڕاستی نەکرد بۆیەکە ئەو هەڵوێستەی لاهوری شارجەنگی من پیاوی خۆم بە پیاوەزانم من کاکە من وەفادارم هەڵوێستەکەی بەخشێش بوو بێ قەت لەبیری ناکەم ڕاوچێکی پیاوان بەدا نەبوو لە حقیقەتە لە سەردەمانێکا کە 25 ساڵ باوکم نەبینێتەوە باوکم لە خەستەخانەیە تەلەفۆن بۆ منە کاڵە کاکە ئێمە لە خزمەتین لە هەموو سەرانی یەکێتی و پارتی و گۆڕانیش پیاوتر لاکەتە هەتا گۆڕانیش ئەو شەهامەتەی نەبوو لە ڕاستیە جگە لە کاقای حاجی عەلی کە لە دوایە لە ڕێگەی کاقارە ڕۆشتمەوە بەڵام کاقایر ئەمە با بە تۆ بڵێم کاقار زۆر پیاو بوو بەڕاستی من متمانەی تەواوم بەقاڵی حاجی عەلی هەبووە باوەڕکە لێرەوە ڕۆشومەتەوە هەتا دەستمیان نابەتی کاقارەوە بە تەلەفۆن لەگەڵ من نابوو هەر نیو سەعات جارێ هەر 20 دقیقە جارێ لەکوێیت گەشتە کوێ کەی ئاوا بێ کەی ئەما بێ هەتا چوومەتە بەردەستی کاقار لەبەرەوە ئەو پیاوە بەداخەوە کە ئاوای لێ هات ساڵی پار کۆچی دوایی کرد هیچێ بوو لەو کەسانە ئەتوانم بڵێم کە لە مێژووی ئەم ئێمەیە پیاوی وا جوان و دەگمەن نەبووە بەڕاستی و باوەڕ ناکەم پیش بێتەوە جارێکی بەڵام من پانم بە کاقار کرد و ڕۆشتمەوە چونکە خەڵکیش بیزانیای ئاسایی بوو بەلامەوە بەڵام بەڕاستی بۆ لاهوری شارجەنگی من متمانەم ئەکرد بەڵام لەبەر خۆم ئەموو لەسەرم ئەکەوێت خەڵگەڵی ئارام مەحمەوە خۆی فرۆش ئەو میلەتی بە زۆر سێرە چاوە ڕاستەکەی ئێستا بۆ نمونە نماو چییە باوەڕکە 2 هەفتە جار ئەچین بۆ لای پاڤێڵ تاڵەبانی ئەچین بۆ لای لاهوری شارجەنگی ئاگام لێیانە خەبەرەکانم پێ ئەدا ئەزانم سێ نەفەر بوون چوون لای لاهوری شارجەنگی یان بۆ لای پاڤێڵ تاڵەبانی ئاگام لەمێتی بەڵام دایشە بەم ئارام مەحمەد خۆی ئارام محەممەد پیاوە گردێکیان دزیوە 124 دۆنم زەوی ماڵە ئاوا بێت دان خان و شوقیان دزیوە مەعمەلیان دزیوە ئارام محەممەد خۆبەسەر لە هەر حەوقەڕێ دنیایە بەشی ئەو ئینجانەیە عەرزەی نییە بەمنن وەڵا خۆی فرۆشتووە ئەمە بۆ خۆی نامەردەکەی لە ڕاستیە بۆیە من کە بڕۆوە ئاوا خۆم ئەڕۆمەوە بەڵام ئەرچی لاهوری شارجەنگیە ئەرچی پاڤێڵ تاڵەبانیە ئەرچی ئاسایشە ئەرچی پۆلیسە کە گیان و ژیانی ئارامی پارێزێ دەلا تاڵەبانی قسەیەکی هەیە کاتێک ئەمە شەمسەفا لە کتێبەکەی باسیەکە ئەڵێ لەگەڵ حکومەتی عێراقیە هەبوو مامجل دەبوایە بڕۆشەیە بۆ بەغا بۆ مفاوەزات وتی لە مزگەوت دانیشت بووین لە گوندێک باسەکە مازانی خەڵکی ئاوایی کۆبوونەوە تیان ڕاستە بڕوا بۆ بەغا وتمان بەڵێ ڕاست وتی من چوون بۆ لای خەڵکەکە نەک مامجلال وتیان باشە ئەی بەڵگە چییە کە حکومەتی بەعز نایکوژێت مامجلیش لە دواییان ئەڵێ وڵا هیچ بەڵگەیەک نییە یان دەمانچەکەی خۆین بە هەدیە ئەیاتێ میش ئەشمەوە بۆ کوردستان باسی لاهوری شارجەنگیەکان و یەکێتەکەی نیشتیمانی کوردستان یا دەمانچەکەی خۆین بە هەدیەکە لە فەرمو وڵاتی خۆ شاشاری خۆ سیاست کە ئەوە بکە بەبێ بەرامبەر یا ئەم کوژنەوە ئەم گرنتەوە هەو دوانە بەدەنی لە حەقیقەتە بۆشی بتەسین دەوڵەتە کاکر بەڵێ ئاوایە مەسەلە کاگەرام سپاس بۆم دەرفەتا
بینەران و بیسەرانی بەڕێز سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەکەمان. کاگەرە مەگەر تۆ وتێکی زیادت هەبێت بتەوێت قسەی لەسەر بکەی دەرفەتەیە فەرموو. قوربانی تۆ من شتێکی ئەوتۆ نیە. سپاس بۆ تۆ و سپاس بۆ ماندووبوونت و سپاس بۆ هەموو گوێگرەکانت لە هەر شوێنێکی دنیاە هەن. ڕێز و حرمەتێکم بۆ ئێوە هەیە. قسە زۆر ماوە کە بیکەین لە چەند ڕۆژی ئایندا لایڤێک مەبێت کە تا ئێستا قسانم هیچی نەکردووە کە ئێستا بە کورتی چەسەر قەڵەمێکم وت بۆیە زۆر شتێ باسی بکەین باسی یەکەین و بزانین ڕۆژگار بەرەوچێمانە بە. هیوادارم کە ئەم کۆرۆنایش کۆتایی بێت و ئارامی بێتەوە بۆ بەشەریەت لە ڕاستیە کە وەزعی خەڵک زۆر خراپە و ئێمەش بۆ خۆمان کەرەنتینەین. شەوگارت خۆش بێ. سپاس بۆ تۆ زەحمەتت کێشە. حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە. خواتان لەگەڵ بێ دەستان خۆش. زۆر سپاس بۆ ملایەکتان. زۆر سپاس بۆ ئارام ئەحمەد لە وڵاتی وەڵەنداوە کە ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. زۆر سپاس بۆ قبولکردن. سپاس بۆ ئێوە هاوڕێیان دۆستان. تا بەرنامێکی تر و تا بابەتێکی تر خواتان لەگەڵ ماڵتانەوە. خوا لەگەڵ.